ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم. لەم بەرنامەیەدا سەبارەت بە کێشە سەرەتانیەکانی نێوان هەرێم و بەغا قساکەین. دووبارە نوێنەرانی تاقمەدەسەڵاتدارەکانی کوردستان لەگەڵ گروپەکانی بەغا بەزمیانە و خەڵکیش دەبێت دەست لە سەردەڵ و لە نێو ژیرفانی بەتاڵ چاوەڕوان بنکەی ئەم بەزمە بەلایە کاکەوێت. ڕۆژی پێنجشەممە بۆ دووەم جار پەرلەمانی عێراق بڕیاریدا کە بەبێ بەشداری کوتلەی کوردی بڕیارێکی یەکلاکەرەوە بدا و ئەمە دووەم جارە ئەم پێشهاتە دێتە پێش و ئەم بڕیاران جاریان پەیوەستە ڕاستەوخۆ بە قوت و ژیانی خەڵکەوە. تاقمەدەسەڵاتدارەکانی کوردستان و هەندێک لە میدیاکان کەوتونەتە دنەدانی ژیانی نەتەوەپەرستی، تەبلیغاتی ڕاسیستانە و دژە عەرەب پەرەیسەند و گوایە دووبارە مافی کورد پێشێل کراوە و لە بەغداش دەستە و تاقمەجەردەکانی ئەوێ خەریکن دۆباڵی 17 ساڵ تاڵانکاری خۆیان دەدەن بەسەر خەڵکی کوردستاندا و وەک بڵێ هۆکاری ئەوەی کە بەسرا سەروەتمەندترین شاری دنیا لە بێخزمەتی و هەژاری و ژینگەی ژەهراویدا جێنگڵ دەدات خەتای خەڵکی کوردستانە. لەم بەرنامەیەدا زۆر لەسەر بەرپەشدانەوەی تەبلیغاتی ژەهراوی ئەو دوولایەنە لەم جێچەڵە کە بە مەفەکانی خەڵکی دەکەن ناچین. زۆرتر هەوڵ دەدەین لە چەند تەوەرەدا دۆخەکە زەمینەکانی هەڕەشە و کاریگەریەکانی ڕێگاکانی بەرەنگاربوونەوەی لەلایەن جەماوەرەوە بەو پێ بەرنامەکە بە زمانی کوردی لەلایەن جەماوەری کوردستان و هەڵسەنگێنی و لێک بدەینەوە. بۆ ئەم بەرنامەیە هاوڕێ هیوا عومەر لە هەولێرەوە هاوکارمە و لە دانیماچیشەوە هاوڕێ نادر عەبدولحەمیدمان وەک میوان بۆ ئەم بەرنامەیە لەگەڵە. هاوڕێ نادر لادایکبووی ساڵی 1985 لە قەڵازیە لە سەرەتای هەشتاکاندا هەسوڕاوێکی بزوتنەوەی جوتیارانی پشدەر بووە، دواتر لە ڕێکخراوە کۆمونیستەکانی وەک یەکێتی تێکۆشانی کارگەران و ڕەوتی کۆمونیستدا لە دەی هەشتا و سەرەتای نەوەتەکاندا هەڵسوڕاو بووە و پاشان لەگەڵ کۆمەڵێک هاوڕێدا لە دامەزرێنانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق بووە و ئێستاش لە چالاکانی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی لە عێراقە. دیارەوەک هەر بەرنامەیەکی تریش هاوڕێ ئارام عەلی لە پشتی کامێراوە سەرپەرشتیاری تەکنیکی بەرنامەکانمانە. دەڵێن شکستی مۆدێلی حکومڕانی لێرە و لەوێ، ئێمە وا دەڵێن، بەڵام بە بڕوای من شکستەکە لەو مۆدێلی حکومڕانیشەوەیە. هاوڕێ نادر لەیەوە دەست پێ بکەم پاشخانەکانی کێشەی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان لەسەر داهاتی نەوت و بوجە چییە؟ هۆکارەکانی تەقینەوەی ئەم کێشەی ئەمجارە بۆ چێجێڕیتەوە؟ بڵێ یعنی خۆی کولی پرۆسی سیاسی لە عێراقا لەسەر تەوافق و پرۆسەیەک دامەزراوە کە ئیمپریالیزمی ئەمریکی لە عێراقا بەڕێی خستووە، ئیتر لە ئاڵوگۆڕێکە لە تەوازونی نێوان ئەو بەش و لایەنانی پێکێنانی ئەو پرۆسەیەکە بە ئەو تعبیرەی کە باوە لانی سونی و یعنی ناسیۆنالیزمی عەرەب بە باڵی سونی و باڵی شیعەیە و لەگەڵ ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقا، یعنی ئەمە بنەمای ئەسڵیەتی، بەڵام تاو شوێنێ پێیوەستە بێتەوە بۆی کە بڵین بۆچی لە ئێستادا لەم شکڵایە تەقیەوە. یەک فاکتۆر کە لە ئارایە ئەویشەوەیە کە لە ساڵی ڕابردووە خەڵک لە عێراقا ڕاپەڕی بە دژی ئەم دەسەڵاتە و تەواوی دام و دەستگای دەسەڵاتی مرکزی هێنا لەرزە و کێشمێکی لە ناو فراکسیۆن و بەتایبەتی قەوارە سیاسیەکانی ئەوەی کە پێڵن ماڵی شیعە هێنا ئاراوە و بە دوای ئەوە کە چەند جار هین گۆڕە ئاڵوگۆڕی لە حکومەتە گۆڕە کازمی کە هات، کازمی بە تەوافقێک گەیشت لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە کە تاوەکو کۆتایی ئەم ساڵ بودجەی هەرێم بنێرێ بۆ لە ساڵی ئایندەشە بکەوێتە گفتوگۆ و یەکلاکردنەوەی ئەم کێشانەی کە هەیە. ئەم کتلانە لە ئێستا فرسەتی ئەوان هێناوە کە یەک ئەوە کە حکوومەتی کازمی مقەیەت بکەنەوە، دوو ئەوە کە یعنی خۆیان بەرنە پێشەوە و خۆیان یعنی بڵێن زمامدار بن لە ئومورەکە و بتوانن بە وروژاندنی احساساتی ناسیۆنالیستی عەرەبی و ئەمانە بتوانن کە جەماوەر ڕاکێشن بەلای خۆیانە و ئەوەش کە پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمان لە عێراقا بڵێن 6-7 مانگێکی ماوە کە بەڕێگەوەیە بتوانن سوء ئیستفادەیە لەمە بکەن لە سەرشانی
ڕنج و عەزابی هەم خەڵکی کوردستان و هەم خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە تەواوی عێراقا. زۆر باشە. هاوڕێ هیوا لەم بابەتەوە نەزەریەوە چییە؟ سلااو ئەوڕە شەماڵ، سلااو لە هاوڕێ نازر و جارێک تریش دەستخۆشی بۆ هاوڕێیاران کە لەگەڵمانە و مانودەی بەردەوام لەگەڵ ئەو بەرنامەیە. سلااو لە بینەرانی خۆشەویست. ڕاستیە ینی ئەوەی جەنابەت ئاماژەت پێکردەوەی هاوڕێ نادر ئاماژەی پێکرد. من پێم وایە ئێستا دۆخەکە بە ئاراستەیە کە بردراوە تەرکیزی ئێمە لەسەر خاڵە جەوەرەکە نەبێت کە ئەویش مەسەلەی یعنی دوایین بابەت کە بۆ جێگای گفتوگۆ و پەڕیەوە بۆ زۆر مەسەلەی تر قسەکردن لە ڕاستیان لەسەر لە یاسای قەرز. پێم وایە پێشەوە دەبێت ئێمە لەسەر ئەمە بوەستین. تەمەن یعنی تێ بگەین کە یاسای قەرز چییە و کاریگەریەکانی چییە لە بارودۆخی ئێستادا بۆچی بەم دۆخی ئێستا بدرا. بە تێگەیشتنی من یاسای ئەوەی ناویان لێنا یاسای پاڵپشتی کوتێنانی دارایی کە لەم ڕۆژانە لە پەرلەمانی عێراق لەژێر ناونیشانی پاڵپشتی بۆ موچەخۆران و پڕکردنەوەی میزانیە و پێداویستی ناوەخۆ دەرکراوە. لە جەوهەردا ئەم یاسایە تەمان بەشێکە لە ڕەفەتەکانی بانکی نێودەوڵەتی سندوقی نێودەوڵەتی بۆ گۆڕینی زیاتری پەیکەری ئابووری دەوڵەتە. بۆ زۆر هاتوون بە شێوازێک بۆی ڕای گشتی لەسەر سندوقی نەقدی دووەلی و سیاسەتی تەقەشوف دروست نەبێ، زیرەکانە هاتوون دابینکردنی موچە پێیوەستکراوە بە قەرزکردن بۆ جێبەجێکردنی باشتری تەقانوەرزەکانی بانکی نێودەوڵەتیە. ئێمە باش دەزانین لە ڕاستیە بۆی شکستی ینی حکومڕانی و جێبەجێکردنی ئەوی پێدەوترێ سیاساتی سەرمایه‌داری تازە یانی لیبرالیزم ڕۆژ لە دوای ڕۆژ قەرزی ناوەخۆ و دەرەکی عێراق زیاتر دەبێت و هەڵدەکشێت کە لە ئێستادا نزیک دەبێتەوە لە 150 میلیارد دۆلار، ئەمە لە هەرێمی کوردستانی نزیک دەبێتەوە لە 30 میلیارد دۆلار. ئێمە باشەوە دەزانی قەرزکردن لە ڕاستیە قەرزکردنی زیاتر یەکسانە بە منتکەسکردنی زیاتر و وێرانکردنی زیاتری ژیانی ئابووری کۆمەڵایەتی کەچی لە ئێستا یارێم و بەغدا شەڕیانە لەسەرەوەی کامیان زیاتری بەردەکەوێت و هەموو شمانیان مەشغوڵ کردیە بەم شەڕا بۆی تەرکیز لەسەر قەرزەکە و قەیرانەکە با بڵێن نەمێنێ. ئەوان لەژێر ناونیشانی ئەوەی پێدەوترێ بەرژەوەندی فەرمانبەران و موچە خۆران و ئەم جۆرە لە چاواشەی کە بۆ ڕای گشتیان دروست کردووە وای لێ هاتووە تەرکیزەکە لە ڕاستی بۆ لی نەپڕژێنە سەرەوەی بڵێن بۆچی دۆخەکە یعنی بەم ڕۆگەیشت هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا. تەمان ئەمڕۆیەک هەردوو حکوومەت تەنانەت ناتوان موچەش دابین بکەن. بۆچی لە کاتێک کە سەرانی حکوومەت و حزبەکانیان ڕۆژانە دەوڵەمەندتر و خەڵکیش هەژارتر دەبێت. لە ڕاستی ئەیشەکە لەو پرسیانانەی کە دەبی بکرێت. تەمان کاتێک کە حکوومەت ناتوانێت موچەش دابین بکە و ڕۆژ لە دوای ڕۆژ وڵات تووشی قەیران و قەرزی زیاتر بکە، ئەمانە حاڵەتی داتاین لە ڕاستی پێش ئەوەی عنی قسەیەک بێ با بڵێن ڕاستەتەیەکی ئامادەکراوی باسی بکەن. ئێستا داتاکان لە عێراق باز لەوە دەکەن کە نزیک بۆ 10 ملیۆن خەڵک بەرەوەەوە دەڕوا بچێتە ژێر هێڵی هەژاریەوە لە عێراق بژی و ڕێژەی بێکاری و هەژاری ڕۆژ بە ڕۆژ لە 120 بۆ 30 لاندی پارێزگا گەیشتە 140. ئەمە لە هەرێمی کوردستان بە هەمان شروع داتاکان لە بەرزبوونەوەدان واتاوی کە ئێستا باوە لە ناوەندی زاکۆ و هینەکان ئەگە بە زمانی داتاز لە ڕاستی قسە بکەین ئەمە بارودۆخەکەیە. پێم وایە لەم بارودۆخی ئێستاە تەمان ئەوە هاوکاتەوە کۆی ئەوڕۆ نادر باسی کرد. عێراق جارێکی تر لە ساڵیادی ڕاپەڕینەکانی ئۆکتۆبەر جارێکی تر ناڕەزایەتی لە زۆربەی شار و شارۆچکەکانی عێراق دەستی پێکرد بە حکوومەتی تازە کۆمەڵێک بەڵێنیدا على ئەساس تەحەولێک لە وەزع دەکا. ئێمە هەرزوو وتمان کاکە کازمی گۆڕینی ئەم فیگەرانە لەنا ئەم مۆدلە لە حکومڕانی وەکۆی پێشترێژ بۆ هەرێمی کوردستان وتمان هیچ لە دۆخەکە ناگۆڕی ئەم سیستەمە ئەم مۆدلە لە حکومڕانی بەخۆی کۆتایی هاتۆ لە ڕاستیە. گۆڕنی فیگەرەکان تەنیا بۆ ئەوەیە کە ینی تەرکیزی خەڵک و بشێوێنن ئەمە گۆڕانکاریەیە ئومێد و بە تێگەیشتنیی مزەیف لە واقعەکە دروست بکەن. ئەگەر عێراق ئەمە بۆچی هاوڕەشەمان ئەو قەرزە لە ڕاستیە بۆ خەڵکردنە چاوی خەڵکە عێراق بەرەو هەڵبژاردن دەڕوە و موچە دابی نەکرێت ئەمە بە قەرزی زیاتر. ئەمە لەم لاوەدارش طبعا لە دوای ئەوە مەرجەکان ئاسرا دەکرێت کە ئەم مەرجانە زیاتر لەسەر عێراق وەرەمی کوردستانیش جێبەجێ دەکرێت. من پێم وایە ئەمە جۆهری بابەتەکەیە و دواتر دەکرێت لە پرسیارەکانی تر لەسەر پەیوەندی نێوان هەولێر و بەغدا
و سیاسەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئەمان لە ڕاستی زیاتر بچڵۆ بکەیت. ڕاستە بڕن ڕاستی هاوڕێ هاوڕێ دەستەکانتان خۆش بێ من دیارە لە درێژەیە قسە و باسانێک هەیەەوە ئاماژتان پێیان من بەڵام باسەکە هیوا هەر بە تەنها بەهی نابینم بە سیستەم و مۆدیێلی دەسەڵاتدارەتی نابینم. من وازانم باسەکە لە سیستەم و مۆدیێلی دەسەڵاتداری ئەو لاوەترێ ینی خودی ئابووری خودی سیستەمی ئابووری عێراق کەوتۆتە وەزعێتێک و دۆخێکی نالەبارەوە و شکستەکە شکستی مۆدیێلی ئابووری عێراقا ئەزانی ئێمە هەمیشە باسێکمانەوەی وەک ئەوەی کە بڵین ئەوەی کە کار ناکات و ئەوانە سیاسەتی اقتصادی ئەم حکومەتانەیە یاخود ئەوەی کە گروپەکان مەسەلەن ڕاو و ڕوت و جەردەی و ئەمانەیان پیشە کردووە و ئەمە بۆتە هۆکاری ئەو شێشانێکەوە دروستەوە بەڵام وایە بینم خودی ئەم سیستەمە بە جەنبە و بلایانی ئابوووریەکەی و ئەوەی کە چۆنچۆنی ئابووری بەڕێوە برێ ئەوەیە شێشەی گەورەی دروست کردووە بۆ عێراق یعنی باسەکە لەسەر تەنها سیاسەتی گروپێک و دەستە و تاقمێک نییە کە یانەوە قازانج کۆ بکەنەوە و گوایە خۆیان دەوڵەمەندکەن لەسەر حسابی خەزانێتی دەوڵەت ئەوەی کە اقتصادی ئەم وڵاتە چۆنی دابینەکرێت چۆن ئەبرێ بەڕێوە ئەوەی کە ئاوا ئەم تاگلانیە پشتبەستن بە نەود ئەم دەرهێنانەی نەود بەبێ حساب و بەبێ کتاب و بەبێ ئەوەی کە تۆ هیچ هینێکت هەبێ هیچ بڵین تەمیناتێک و زەمانەتێکت هەبێت نەوتت بۆ نەفرۆشە لە بازارە خەڵک بکەوێتە سوالکردن خەڵک بکەوێتە ئەوەی کە ینی حکوومەت بکەوێتە قەرزکردن بۆ دابینکردنی موچە کە ئەمە ئیتر تقریبا طبعا عێراق لە قەراغی ئیعلانکردنی ئیفلاسا بوو یعنی بەڕاستی حکوومەتی بڵین کازمی کام پرۆژەی هێناوە بۆ پەرلەمان و ئەوانە دیوەکەی تریە گەر ئەمە نەکرایمە نەشوایەتە پێشەوە دیوەکەی تریە بوو بەوەی کە حکوومەت ئیعلانی ئیفلاسی بکردا یعنی حکوومەتی عێراق وەکو حکوومەت ئیعلانی ئیفلاسێکە کە ناتوانێت تر ئیندابیکە بە بڕای من ئەمە زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە چۆنی ئەم سیستەمە کارەکە و ئەم سیستەمە چ کارێکە کاتەوەوانە نەک ئەوەی کە چۆن ئیدارە ئەکرێ من وازانم کە ڕەخنە و باسەکانی ئێمە زۆرتر لەوەی لەسەر لەم گروپانە بگیرێکە دەسەڵاتدارن و لە مۆدیلێک و سیستمێک کە دەسەڵاتی پێ بەڕێوە بگیرێ زۆرتر بێ بچێتە سەر ئەوەی کە لە واقعەتە لە بەشداریکردنی خەڵک لە بەڕێوەبردننی ئابوووریە چۆنی کولەن ئەم سیستەمە لەسەر بنەمای تەریکردنی خەڵک دەرکردنی خەڵک لەم بوارەیە دامەزراوە و هیچ ڕێگایك بۆ ئەوە ناکاتەوە یعنی بڕای من لە زۆر شوێنی دنیای ئێستا قسە لەسەرەوە پێ مەسەلەن سەرچاوەکانی داهات سەرچاوەکانی مەسەلەن وزە ئەمانە چۆنی چای پیا بخشێنرێتەوە و دووبارە دابڕێژرێتەوە بە جۆرێک کە لەگەڵ دابینکردنی ژینگەیەکی باشا بێتەوە لەگەڵ دابینکردنی کارا بێتەوە بۆ ئەوانە ئەمە دووبارە ئەمە پێما بێ پرسیارەکە بۆمە هاتۆتە پێشەوە لە عێراقەوە بێ لە عێراقی ئێمە دەستبەرین وەڵامی ئەم معزلە و ئەم مەوزوع بدەینەوە بەرحاڵ من دیارە ئەزانم کە باز لەم بابەتەوە ئەتوانێت زۆرتر بچێشێ بەڵام من پێم خۆشە من یەک بەڵێ شەماڵ یەک شتێکە تێپەڕەوێ لە ڕاستێ لەسەرم پێشەوەی بچێ لای ئەوڕەنادر من پێم وایە کە قسە لەسەر یعنی کەوتنی مۆدێلی حکومڕانی دەکەی و با بڵێن ئەزمەی سیاسی ئابووری ئەکەی لە ڕاستیە ئەمە ڕێک چوارچێوە گشتەکەیە کە ئەوەی تۆ باست کرد کە دەبستی و بە مەسەلەی اقتصادی ڕێعی و ئابووری بەرخۆری من پێم وایە ئابووری بەخۆری و مشارەکردنی خەڵک لە ڕاستیە جەوهرەکەی پەیوەندی بە سیستەمەکەوەی واتە جزئێکە لە ناو گشتەکە کە من پێم وایە گشتەکەی پەیوەندی بە کەوتنی مۆدێلە لە حکومڕانیەوەیە کە پێی وایە یعنی دیموکراسیت بچووکە کاتەوە لە دیموکراسەتی سیاسی و دیموکراسەتی سیاسیش لە 4 ساڵ جارێک هەڵبژاردن خۆشمان دەزانین هەڵبژاردن لە دۆخی عێراق وەرەمی کوردستان بەم باردۆخی ئێستا لە چ دۆخێکایە و بە نەتیجە هاوڵاتی لە ڕاستیە ئەوەی پێ دەوترێت هاوڵاتی کارای کوردستانی یان عێراقی لە تەواجودی نییە و ئەمە تەمان لە ڕووی سیاسی و دواتر لە ڕووی ئابووریەوە لەگەر جێبەجێکردنی ڕاستەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی بانکی نێودەوڵەتی و لە چوارچێوەیەوە بۆ ئابووریە بەرخۆرێ لە ڕاستیە گشت هاوکات لەگەڵ زۆرێک لە
حکمی ئۆلیگاریشی لە ڕاستیە کە ئێمە ئۆلیگاریشی ڕاستڕۆ ئێمە دەتوانین ینی بەکاربەرین هەم لێرە هەم لەوێ لە ڕاستیە دۆخەکە بە ئێستا گەیشتووە من پێم وایە ئەگەر قەیرانەکە تەنیا قەیرانی اقتصادی ڕێغی بووە لە ڕاستیە ئەمە باڵێن یعنی ئێمە دۆخەکە ئێستا نەدەگەیشتان باردۆخی ئێستا و تەنیا خەڵک ڕوبەڕووی ئینتیهاک بە حقوقی اقتصادی دەبێتەوە بەڵام لێک کات ئەمە لە ڕاستیە خەڵک حقوقی اقتصادی و اجتماعی و حقوقی سیاسی و مەدەنی و مافە سەرەتایەکان و شکۆی ئینسان لە ڕاستیە لە بەردەم هەڕەشەیەکی زۆر گەورەیە دیارە ئەوە دروستە لە باسەکانی ترە لە خاڵەکانی ترە ئاماژە بە لایەنەکانی ترە مۆزوعاتین من بکەم هاوڕێ شەماڵ ئەگەر فرسەت بێ بەڵێ فەرموو سەرنجێک بەمەوانە بەرحاڵ یعنی بارودۆخی ئابووری لە عێراقا یعنی بەشێکی تەواوکەرە لە بڵێن ئابووری سەرمایه‌داری جیهانی شتێکی تەواوکەرە یا بڵێن لەژێر کۆنتڕۆڵ و لەژێر هەیمەنەی ئەو کۆمپانیا زەبەلاح و عیملاقانەیە کە هینی جیهانی سەرمایه‌داری کە تەحەکوم بە سەرچاوەکانی ئینێرژی لە دنیاە لەوانە نەوت و گاز و بەرحەڵ ئەم هینانەکەن و تەواوی تەکنۆلۆژیای سەردەم و ئەمانە لە اختیاریانایە و پشتیوانەیەکی ماڵی زۆر بەهێزیانەیە کە ئەتوانن تەحەکوم بکەم عێراق بەرحاڵ بە دوای کۆتایی هاتنی سەردەمی جەنگی سەرد و نەمانی بلۆکی سۆڤیەت ئیترەوە بڵێن ئەمریکا بە میلیتاریزە و بە لەشکرکێشی توانی بخاتە ژێر ڕکێفی خۆیەوە و ئابووری عێراق ئێستا بۆتە بەشێکی تەواوکرد لە ئابووری بڵێن وڵاتانی ڕۆژاوە ئەو دەورەی کە ئەوان پیان بەخشیوە و ئەو کۆمپانیانەش کە لە ناوخۆی عێراقا هەن مەسەلەن تا بڵێن ئێمە لە کوردستانە کە بگرینەوە کۆمپانیانەی کە هەن لە بواری بەرهەمێنانی نەوتا بەتابەتی ئیسامانە سروشتیەکان هاوانە یعنی هەر هەمووی لە پەیوەند و لە ڕابیتە و ئەمانەی عێراقی زەیبەتان لە پەیوەند و لە پەیوەند بەو کۆمپانیا جیهانیانەوە کاروباریان ئەڕواتە ڕێوە و کەڵەکەی سەرمایەکەن یعنی هینە اینجا ئەم مۆدلی ئێمە باسی یەکەین ئەمە مۆدلی سەرمایه‌داریە و شکڵێکی مشەخەص و دیاریکراوی هەیە خۆی و ئێمە گەر قەرار بێ مۆدلێکی کە لە بەرامبەر ئەم مۆدلە دابنین بێجگە لە سۆشیالیزم ئێمە هیچ مۆدلێکی ترمان نییە لە بەرامبەر ئەم مۆدلی کە ئێستا لە ئارایە دای بنێنێنی بەڵێ سوپاس پاسەکە سەبارەت بەوەی کە ئەم مۆدلە ئێمە ڕەخنی لێگرینەوەوانە بەڵام ڕەخنەکانمان هەر ئەمڕۆ مادیتر کەینەوە لە هەموو شوێنێکی دنیاە کە وەختێک وەزعەتێکی ئەزمەی ئاوە دێتە پێشەوە چاوژێڕانەوە بەسەر باجەکانە کێشێکە لەو شتانەی کە ئاکرێ من نازانم کۆمپانیەکان لە عێراقا باجەدەن و ئایا مەسەلەن بۆ کە وەختێک نەوت ئاوا هەرزانە بێت و ئەوانە تەنها ئەبێ ڕێگاکەی ئەوە بێ کە قەرز بکرێ یاخود چاوەڕێی ئەوە بینکەوە نەوت دووبارە بەرز بێتەوە دیارە ئێستا بەرنامەیەکیان داناوە دەوڵەتی عێراق وایە وەرەقەیەکی سپی یاخود الورقة البيضاء طرح کردووە کە ئەمە بەحساب راپۆرتێکە کە گوایە عێراق دووبارە بجێڕنەوە ئەو پرۆسیسی گوای لە 2023 دەستی پێکردو دەوڵەت دەستی کۆتا بکرێتەوە و قتاعەکان بفرۆشنەوەمانە لە ڕێگەی ئەمەوە بتوانن کارێ بکەنەوەوانە موچە خۆر نەمێنێ بۆی کەوا موچەکانی بنێ بەڵام بەڕاستی ینی باسەکە لەسەر ئەوە نییە کە تەنها ئێمە ڕەخنە و ئینتیقادەکانمان کە وەختێکە گرینوانە تەنها ڕەخنی مۆدێلی حکومڕانی بگرینەوەی کە چۆنیەتی بەڕێوەبردننی ئەم حکومڕانیە ئەو سەرەکەشی بگرین بڵێن جایتر ئەمە کاپیتالیزمەکە بە تەواوەتی کۆتایی پێبێنین و سۆشیالیزم بخێنە جێگا لە بینی ئەم دوانەیە شتێک هەیە لە بینی ئەم دوانەیە اقتصاد تەنزیمکردنی اقتصاد هەیە ینی ڕێخستنەوەی ئابووری هەیە دروستە ئابووری سۆشیالیستی بەڵام ئابووری سۆشیالیستی ینی چی چۆنی معنایکەینەوە چۆنی دابڕێژینەوە اقتصادی نەوت دەکەوێتە چۆوە نەوت چۆنی بەرهەمبێنین ئایا بەڕاستی پێویستەکە عێراق هەتا سەر و هەتا لەسەر اقتصادی نەوت اعتیماد بکە
ڕێگایەک نییە بوویکەوە ئەم اقتصادی عێراقا بە یەکجاری لە اقتصادی نەوتەوە دابڕێ نەوت باایی ئەوە بەرهەمبێنین کە بەشی ئەنەرژی بەشی تاقی وڵاتەکەی خۆمان بەڵام وڵاتێکی دەوڵەمەنی گەورە و گران لەسەرەوە تا خوارەوە ئەنواع و ئەشکال هینی جیاوازی هەیە تەبیعەت و سروشتی جیاوازی هەیە هەموو شتێک ئەتوانی تیا بکرێ ئەنواع ئەشکال مەعادنی تایە مێشتی تایە بەرهەمهێنەری تایە ینی توانایی و کەفاعەتی ئینسانی تایە بۆ بێ اقتصادی عێراق تەنها اقتصادێکی ئاوا بێ نەوت لە عەرزەکەیە دەربێنە و بیئە پیسکە و ئەخر بەسرە مەسەرەن بەسرە وێران بووە بەسرە 4 ملیۆن 3 ملیۆن و ئەوەنە ئینتاجەکەینەوە دیارەوە ڕقەمە ڕسمیەکانە بەڵام حقەتەکەی ئەوەیە بەسرە لە هەر چوارلاوە بیری نەوتیان دەرهێناوە ئەو غازەی کە زۆر وڵات پێی ئەژی ئەو غازە هەروە بە ئاسمانە ئەسووتێنرێ و ئەم شارەیان کردووە بە شارێک کە ئەتوانی بڵێ پیسترین شاری دنیای لە ڕووی ئەوە کە ئەساسەن نە ئاوی ئەخورێتەوە نە ئاوی حتا بەکار نایە دەستی پێ بشۆرێ نە ئۆکسسیجینی ئۆکسسیژینە نە سەوزاییتیا دروستە بێ نە هەتا ئەتوانن هیچ شتێکی ژیانێکی ئاسایشی تیا بەڕێوە بچێت بۆ ئەبێ اقتصادی عێراق بەم ئاراستەیە بڕوە و ئێمە بۆ ئەوانەی کە ڕەخنە لەم دۆخاگرین و ئەوانە بۆ ئەبێ لە بینی دوو قوتبیە کابین یاوەتە سیستمی حکومڕانی ڕەخنە لێ بگرین یاخودەوە تا بڵێن دەیتر بێ سۆشیالیزم بینا بکەین و سەرمایه‌داری لە بنەوە هەڵوەشێنین و کۆتایی پێبێنین ینی بە بڕای من بەشێکی ئەوە کە باسەکە هەمی بە ڕووخاندنی سەرمایه‌داری و بەسێتەوە بەو مەعنا عمومی و گشتیەوە ئەوانە جۆرە لە جۆرەکان پێمان ئەڵێ کە ئەم دۆخەی ترە بێ بەردەوام بێت چونکە حقەتەکەی ئەوەیە هێز و توانا و ئەنەرژیەکە بتوانێت کۆمەڵگەشتدا مەزێنەوە هینە من بە هەر حاڵ ئەتوانین بچینە سەر بەشێکی تری لێرە بڵێ من یەک تعلیقێک ئەگەر هاوکاریم بدەیت لەسەر ئەمە لە ڕاستیە هەماویشەوەی لەسەرەوەی جەنابەت وتت کە بۆچی لەم بینە بێ ینی من لە ڕاستیە ینی من پێ وایە ئێمە دەبێت تعامل لەگەڵ ئەم ینی وەزعی ڕاهەم بکەیت بارودۆخی ئێستا ئەم بارودۆخە ینی چی دەخوازی و چی ئیمکانە ئێمە دەتوانین چی ئیمکانە بکرێت ئەوەی جەنابەت وتت من پێم وایە یعنی کاتێک کە قسە لەسەر و من یەکێکم لەوانەی کە زۆر بازدا یعنی دەبێت زیاتر لەسەر چەمکە ینی بڵێن هیم بدەم ڕوونکردنەوە بدەم کاتێک قسە لەسەر مۆدیلی حکومڕانیەکەین کەوتنی ئەم مۆدل لە ڕاستیە چ لە هەرێمی کوردستان و لە چه بەغدا کۆمەڵێک مؤشر و ئیندیکیتەر هەیە ئێمە وەکو قیاس بەکاری دێنین بۆ ئەوەی کە دەوڵەتێکی سەرکەوتوت هەبوو یان دەوڵەتێکی سکستە بێ تەعاان بەشی زۆری ئەم دەوڵەتانی دەکەونە ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ئیسلامی و با بڵێن عەرەبی و بە تورکیا و بە ئێرانیشەوەمان لە ڕاستیە بە وڵاتی فاشل ناویان دەبن ئەوەی بە پێ و پێوەرانەی کە هەیە بۆ کاری دەوڵەتداری من ناچمە سەرڕاستی سەر ئەوەی ئیشکالێتە قوڵەکەی کە پەیوەندی بە مۆدێرنەتە وایە ئەوەی پێدەوتری هێشتا لە کاتێکە قسە لەسەر پۆست مۆدێرنزم ئەکرێ بەڵام هێشتا دەوڵەتی مۆدێرن نەگەیشتە ئەم دۆخە کە ئێمە لەم بارودۆخە دەژین بەڵام من پێم وایە عێراق بۆ خۆی ئیشکالەتی عێراق لە ڕاستی ئیشکالەتەکەی لەکوێ عێراق ئیشکالێتی دەوڵەتداری هەیە هەر دروستبوونی عێراق بۆ خۆی لە بنەماوە لە ڕاستیە تو سیر بکە لە بیستەکانەوە تا بە ئێستا عێراق استقراری سیاسی بەخۆیەوە نەبینیوە عێراق لە ڕاستیە ئیرادەیەکی ناوەخۆ دەوڵەتی عێراقی دروست نەکردووە بەقەدەوەی ئەجندا و بەرژەوەندی و دەزوەردانی وڵاتانی ئیمپرالیزم عێراقیان دروست کردووە بە یەکەمین دەستوریشەوە کە ئینگلیز بۆی دەنووسێ بۆیە من پێم وایە ئەمە یەکێک لە عێراق ئەمڕۆ لە بەردەم ئیشکالێتی دەوڵەتداری دەژی لە ڕاستیە دەوڵەتی عێراق لە بەردەم ئیشکالێتێکی گەورەدایە خاڵی دووەم ئەوەیە لە ڕاستیە ئێمە لە ناو پێکاتەکان ینی ئیشکالەتی شترەیەکە لە هەموو بارودۆخێکە تائیفەتێک نەتەوەیەک لە ڕاستیە خۆی بە خاوەنی عێراق نەزانیوە و ئیشکالەتی هەویەی گەورەی هەیە ئەمڕۆ لە عێراق ڕەنگ دەداتەوە و لە پاڵەوە لە ڕاستی زوڵمی نەتەوەیی هەیە ئەمە یەکێکە لەو بابەتە کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و خەزی کوردستانی هەیەواجان ئیجازە بدەن ناوبڕێک وەرگرین تاکو و بینەرانمان ماندوو نەکەین ئازیزان و خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد ئەگەڕینەوە لاتان بەڵام بەر ئەوەی پشمە ناوبڕەکەەوە بیرم ناچێ ئاگادارتان بکەم ئەم کەناڵە کەناڵێکی یوتیوبیە ئەمڕۆ یەکەمین ئەزمونمان بۆ پەخشی ڕاستە و خۆ دەست پێ کرد ئەو کەناڵی ئەمە لەسەر یوتیوب بە بەشداریکردنیەوە توانێت برەو پەیدا بکە
بینەری بۆ زۆرتر ببێ و بتوانێت منبەرێک بێ بۆ هەموو ئەوانەی یانوێ ئاڵوگۆڕێکی پۆزتیف و ئاڵوگۆڕێک ڕوو بە ئازادی و یەکسانی زیاتر لە کوردستان و لە ناوچەکەیە بەدی بێ. ئەم کەناڵە منبەری هەموو ئەوانەیە و داواتان لێکەین بەشدار بن لە کەناڵەکەمانە، کلیک لە سابسکرایب بکەن و هەروەها بۆی ئابدەیتەکانتان پێ بگا توانن زەنگەکەش کلیک بکەن، لەگەڵمان بن و بۆ بە دۆستان و بە دەوروبەری خۆتان ئەم کەناڵە بناسێنن. پاش کورتە ناوبڕێک دێنەوە لاتان بۆ درێژەدان بە باسەکانمان سەبارەت بە کێشەکانی نێوان بەغا و کوردستان. شمال بەڵێ لەگەڵتانم بۆ بەشی دووەمی بەرنامەیەم شۆمان سەبارەت بە کێشەکانی نێوان کوردستان و بەغا. من لەو باستانەی کە کراوە تا ئێستا و تەبلیغات و شتانەی کە کراوە زۆرتر قسە لەسەر ئەوە کرێکە لە کوردستانە لە کۆتایی بەشی یەکەمە بە جۆرێک هیوا خەریک بچێتە سەر و مۆزوع و مەسەلەیە کە ئەم پێشێرکردنی مافی کووردە بە نمونە وە کورد لە عێراقا کێشەی نەتەوەیی هەیە بەشێکە لەوەی کە پێشێری مافی کوردەکە
و لە لایەکی تر تەرەفێکی تریش لە کوردستان قسە بکەیتەوەوانە بەشێکی تریش قسە لەسەر جەردەی دەسەڵاتدارانی کوردستانەکەن یعنی ئەمە تقریبا لە بینی دوو قوتبیەکە لێرە گیرمان کردووە کۆمەڵ لەگەڵێن ئەمە بەوانی کە زۆرتر تەرەفدار و لایەنگری دەسەڵاتن ئەمە بە پێشێلکردنی مافی کورد دەزانن لە عێراقا و تەرەفەکەی تریش بە جۆرێک ئەحزابە دەسەڵاتدارەکان بە تاوانکار و بە مقصی لەزار لەم بابەتەوە باسەکە لەو مەسلەی دوو دەخەنەوە چۆن بینن ئێوە هیواتەوە خەریک بووی باسی و قەزیێ بکەیت حەزەکەم پێم خۆشە تۆ ئیدامە بدەی فەرموو دەست خۆش ئەوڕۆ شەماڵ ڕاستیە یعنی من پێم وایە بابەتێکت باس کرد یعنی پێویستی ینی پرسیارەکە پرسیارێکی گرنگ و لە ڕاستیەوە ئێستا لە ناو خەڵک ئەم پرسیارە هەیە من پێم وایە کاتێ ینی لە سەردەمانێکی زۆوە بە تایبەتی بۆ ئێمەی چاپ کە لە ئەنجامی با بڵێن ڕێککەوتن و هێرشی ئیمپرالیزمی جیهانی ئەم ناوچەیە نەخشەی ئەم ناوچەیە بەپێی بەرژەوەندی زەلێزەکاندا دەڕێژێتەوە ئێمە دەزانین هەرێمی کوردستان چ گۆڕانکاریەک یعنی تووشی چ بارودۆخێک دێ من پێم وایە ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستان دۆخێکە لە ڕاستیەوەمان دەزانین لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان یعنی خەڵکی کوردستان یان کوردستانیان لکەندراون بە عێراقەوە و ئێمەی چەپەکان هەمیشە باوەڕمان بۆ ئەم بابەتانە ئێمە مێژوویکی دوور درێژمان لە ڕاستی لەم بارەیەوە نامێ بگەڕێمەوە سەر ئەدەبیاتی سۆسیالیستی و مارکسی لە مەسلەی مافی بڕیاردانی چارەنووس بەڵام من پێم وایە لە هەموو حاڵەتێکە تێکۆشان بۆ مەسلەی سەربەخۆیی هەرێمی کوردستان و بۆ مەسلەی تحقیقکردنی ئیرادەی خەڵک بە هەرچی بارێکە لە ڕاستیە جیا ناکرێتەوە لە تێکۆشان بۆ هێنانەدی دەسەڵاتێکی دادپەروەر لە هەرێمی کوردستانە من پێم وایە ناکرێت بەم چاوەسەری کوردستان بکەین کە کوردستان مڵکی پارتی وێشێتیە بۆیە هەرچی ڕوویدا ئێمە دەبێ وازی لێبین و لەگەڵ بەغدابێ باشتر من پێم وایە ئەسڵەن من لە ئێستادا ڕخنەی گەورەم لە هەموو کات زیاتر لە ڕاستیە یعنی ئەوەی پێدەوترێ سیاسەتی کڕوزانەوە و تەسلیم بوون و لە سەردەمانێک کە ئێمە بینیمان مەسلەی ڕفراندۆم هاتە پێشەوە و ئێمە نقاشێکی زۆری ناوچەپەکان دروست کرد من پێم وایە ئێستا لە هەموو کات زیاتر سەرانی دەسەڵاتداران لە هەرێم سیاسەتی کڕوزانەوە و تەسلیم بوون بە بەغدایان لە جێگای بەهێزکردنی ڕۆحی بەرەنگاری و دابینکردنی بژێوی خەڵکی کوردستانیان گرتۆ دەبن طبعا سیاسەتی کڕوزانەوە و تەسلیم بوون بۆتە ئەم بژاردەی لێک کاتدا بەرامبەر وڵاتانی داگیرتری عێراق و لە ڕاستیە تورکیا و ئێران و ئیمپرالیزمی جیهانیش پێی ڕەو دەکرێت ئەم جۆرە مامەڵەیە من پێم وایە لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم بەرامبەر بە بەغدا وڵاتانی دراوسێ ئەنجامە طبعا ئەنجامەکەی چییە بۆ ئێسارێ مامەڵە دەکات بە ناچاری دەبی بۆ قەرز و بۆ هەموو شتێک بگەڕێتەوە بۆ بەغا لە ڕاستی پێشەوەی بەغدا ئێمە لکاندبێ بەساوێتەوە پەیوەندی بە مۆدێلە لە حکومڕانیە یعنی ئەو کارەکەی کەوتنی مۆدێلی حکومڕانی لە ئاستی ناوەوە لە پەیوەند بە متوانی نێوان خەڵک و دەسەڵات کەوتنی مۆدێلەکە دەسەڵاتی ئۆلیگارشی کە جگە لە خۆ دەوڵەمەندکردن گەندەڵی تاڵاو و احتیکارکردنی دەسەڵات ناتوانانی هیچ ئەرکێکی تر لە ئاستی تەواوکردنی ئەوەی پێدەوترێ خۆناغی ڕزگاری نیشتیمانی و دابینکردنی لانی کەمی ژانێکی شەرەفمەندانە بۆ وڵاتیانی دابین بکات لە ڕاستی لێرەدا ئەو ڕەشەمان من باز لە مەسەلەی سۆسیالیزم و یعنی لەم بابەتە ناکەم باز لە دابینکردنی لانی کەمی ژیانێکی شەرەفمەندانە بە خەڵکی کوردستان دەکەم طبعا گوتاری تەسلیم بوون بە وڵاتانی داگیرکە کە عێراق یەکێکە لەوانە تەنیا لە ئاستی دەسەڵاتدارەکان بەداخۆ نەماوەتەوە بەڵکو پەڕیوەتەوە بۆ ناو بەشێک لەو هێزانەش کە بەرجی ئۆپۆزیسیۆ بوونیان لەبەردایە بەڵام گوتاری تەسلیم بوونیان لە چوارچێوەی عەقلێتی پۆپۆلیستی من پێم وایە لە دەسەڵات ئەو گوتارە هیواریا من لەوە تێگەم گوتارێکی زۆر من بە ئەو جملێ تەواوکەم شەماڵ گیان بەس ئەم جملێ بێ فکرەکە بگا من پێم وایە تەرویزکردن بۆ ڕادەستکردنی کوردستان و دەسەڵاتەکانی لە ژێرگیانی پاراستنی لە دەست گەندەڵی و سیاسیە بازرگانەکانی ئێرە لەلایەک نیشاندانی غیابی ڕوئایە یعنی ڕوئایەکی بەدیلە بۆ ئەمانە لەلاکەی تر جگا لە ڕاستیە لەلاکەی تر ڕازی بوونە بمانەوە لەژێر هەژمونی داگیرکاری و تەسلیمکردنیەتی بە سیاسی بازرگانەکانی ئەوێ طبعا ئەوێ مەبەسم لە بەغایە کە ڕێژەی بێکاری وەرگاری باسم کرد کە لە چ دۆخێکدایە من پێم وایە ئەوە بەمانای ڕازی بوون بە شکستی سیاسەتی نەوتی و یاسای نەوت و گاز و ناشەفافیت و گەندەڵەکانی هەرێم و گرێبەستی 50 ساڵە لەگەڵ تووشیان نایەت کە ئەمەشیان من پێم وایە دیوێکی تری سیاسەتی تەسلیم بوونە
بە وڵاتانی داگیر کرد. بەرحاڵ من پێم وایە بێجگە لەوانەی کە تۆ باسە کرد نیشانەی جۆرێک نەخوێندنەوەیە، یعنی بەڕاستی وەهمێکی گەورەش سەبارەت بەوەی کەوا عێراق ئەتوانێت کوردستان لە دەست ئەو تەنگ و چەڵەمەی ڕزگار بکە بە جۆرێک بڵاو بۆتەوە کە ئینسان نازانێ بۆچی ئەم دیدگایە هەیە. چونکە بەسەلەن بۆ نمونە بەسرە وەزعی خۆشە بەدەست حکوومەتی بەغاوە تا کوردستانەگە بچێتە پاڵ بەغا وەزعی باشتر بێ. ئەخە خۆ ئەوان یعنی ئەگەر تۆ قیاسی بکەی مقایسەی بکەیت دروستەکە ئەو شێوازە لە ئیدارەکردنی اقتصادوانە لە کوردستانە هەمومان تێیەکەین چۆنیە وازانی مەسەرەن ئەو سیستەمە لە کوردستانە چەندێک ناڕەوا و چەندێکینە ئەمە باسێک نییە، بەڵام تۆ مقایسێکی لەگەڵ بەغا وێرانترە لە کوردستان. یعنی لە تەواوی جنوبە تۆ ڕۆژانە بەسرە 4 ملیۆن بەرمیل نەوت ئەفرۆشێ، ڕۆژانە 4 ملیۆن بەرمیل نەوت لە بەسرە ئەچێتە دەرەوە، جسرێکیان بۆ دروست ناکرێ، پردێکیان بۆ دروست ناکرێ، خەستەخانەیەکیان بۆ بەڕێکوپێکیان بۆ دروست ناکرێ، خوێندنگان وێرانە، جادەوبانیان وێرانە، هەموو مرافقێکیان وێرانە، هیچ یعنی بەڕاستی ئەمە دیگایکی زۆر سەیرە کە بڵاوە بێتەوە ئەوانە. بەڵام بە دیوەکەی ترە قسەکردن لەسەر جەردەی دەسەڵات و ئەوانەش مەسەلێکە. من پێشەوەی کە خۆم لەسەر بابەتانە زۆرتە قسە بکەمەوانە پێم خۆشە جۆم لە هاوڕێ نادر بێ فەرموو. بەڵێ ئەڵبەتەوەکو هاوڕێ هیواش ئاماژەی پێکرد هەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە یەکێ لە پایەکانی دامەزرانی دەوڵەتەکە لە یەکەمین ڕۆژەکەیەوە فەرزکردن و داسەپاندنی ستەمی میلی بووە لە کوردستانە. یعنی هەرەوەیە کە ئینگلیس خۆی لە ساڵانی 1920 ئەو کاتە بە تارانێرە کە ڕەواندوز و منطقەی لای کفری و ئەمانە قەسەبکە هەڵبەتە لە دوای شای دامەیە بێتاوەکو ئەو بزوتنەوە سربەخۆیی کە لە کوردستانە هەبوو شێخ مەحموود بزوێنەر و هەڵخرێنەری بوو بەرحەڵ لە سەرەتای 1930ەکانە تیابێت و بیگرێت و دووری خاتەوە. بەرحەڵ جامە بەسمەوەیە هەر خودی دەوڵەت خۆی یەکێ لە پایەکانی لە عێراقا ستەمی میلی بووە، پایەی ئەسڵی تریشی چەوسانەوەی چینی بەرهەمێنەر لەو کاتایە کە جوتیاران بوون و لە دواییشە چینی کرێکاریش لە عێراقا. بەرحەڵ مەسەلەی ستەمی میلی ینی بەشێکە لە ستەمێکی کولیتر کە لە عێراقا مەوجودە و ناسیۆنالیزمی عەرەب میراتگر و ببورن میراتگری ئیمپریالیزمی بریتانی بووە لە داسەپاندن و درێژەدان بە ئەو ستەمە میلیە کە لە کوردستانە هەبوو. بەرحاڵ بەڵام لە هەمان کاتدا ناسیۆنالیزم لە کوردستانە وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بە هەموو حیزبەکانیشەوە ئەڵبەتە ئەمانیش بەشێک بوون لە ئاڵۆزکردنی مەسەلەکە نەک لە حەلکردنی و لە ئەوە کە جەنگی نەتەوایەتی و ئاگری و نەتەوایەتی و هەست و نەفتی دوژمنایەتی نەتەوایەتی پەرە پێ بەنەمانە. بەرحاڵ ئەمە ئەگەر ئێستا ئێمە سەیرکەین لە دوودەیی ڕابردووە کوردستان لەباری ئابووریەوە و لەباری پەرەسەندنی کۆمەڵایەتیەوە و لە هەموو بوارێکە لە پەرەسەندنی تەکنۆلۆژیاوە بگرێت تەکنۆلۆژیایەکی سەردەم و لەوایە کە کەڵەکەی سەرمایە ئیمکانات و سەرۆت و سامانێکی یەکجا زۆری تیا بەرهەم هاتووە لەم کۆمەڵگەیە. بەڵام ئەمە لەسەر دەستی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد بۆتە هۆی ئەوەی کە ئەم هەموو سەرۆت و سامان و مەلەزات و ئیمکاناتەی کە مەوجودە و ئەو هەموو پەرەسەندنە لە تەکنۆلۆژیایە کە مەوجودە لە بەرژەوەندی کەمایەتێکی کەم لە کوردستانە بخرێتە گەڕ و زوربەی هەرە زۆری خەڵکی کوردستان مەحروم و بێبەش ببن. یعنی لەو کاتایە کە کوردستان چەندین قەڵەمبازی زۆر گەورەیەوە لە پەرەسەندنی ئابووری، لە پەرەسەندنی کۆمەڵایەتیەوە، لە پەرەسەندنی فکر و لە تەکنۆلۆژیای سەردەما، لە هەمان کاتدا ئاستی ژیان و بڵێن جێگە و ڕێگە و مەوقعەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستانە چۆتە دواوە.
ئەمە گەیەنێکە خودی ئەو کەمایەتی کە لە کوردستانە هەیە خۆی بە واقعیش خۆی ئێستا لە 2023ەوە بەشێکە لە دەسەڵات لە بەغا، یعنی ئێمە ناتوانین بڵێن دەسەڵات لە کوردستانە مەوجودە و دەسەڵاتێکیش لە بەغا مەوجودە. ئەو دەسەڵاتی کە لە کوردستانە هەیە سەهمێک و بەشێکیشی لە بەغا هەیە، یعنی چەوسانەوە و لە بێحورمەتیکردنی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی سەراسەری عێراقە. بەرحاڵ ئەمەی کە بڵێن خەڵک ئەو بارودۆخە ژیە کە ئەو هەموو ئیمکاناتە و سەروەت و سامانە بینێ لە کۆمەڵگایە و هیچ ڕێگە شۆڕژگێڕانە کە پشتی بەستە بێ بە ڕێکخراوبوونی جەماوەری و بە ئاسۆیەکی شۆڕژگێڕانە لە ئارانە خەڵکی تر وەکو چۆن ئەڵێن بەو پەندەی پێشینانەی کاڵێ دەست بۆ چڵە پوشێکی ژەگرێکە لە ناو ڕووبارێکە کە لافاوەی بە دەست بۆ چڵە پوشێگە با کە ڕزگاری بکە. ئەجا ئەوەی کە پەنابردنە بەرەوەی کە خەڵک ئاواتەخوازی ئەوە بێ بگەڕێتەوە بۆ سەر بەغایە لە ڕێگەی بەغاوە تەمینی پێداویستەکانی بکرێ، یعنی غیابی ئەو ئاسۆ شۆڕژگێڕانە و غیابی ئەو ئیرادە بەرجەستە بووە لە ڕێکخراوبوونی جەماوەریە لە کوردستانە. هەر کاتێک کە خەڵک ئەم ئاسۆ شۆڕژگێڕانەیە بڵێن پەرە بسێنێ و خەڵک ڕێکخراو بێ ئەو جۆرە لە بۆچوون و لە هینانە کە بگەڕێتەوە بۆ دەوڵەتی مرکزی ئەڕوا، یعنی ئەلبەتە ئەوە کە لە کوردستانە سربەخۆیەکی نسبی هەیە لە دەوڵەتی مرکزی کەوتێکەوە نابێ خەڵکی کوردستان و خەڵکی ئازادی خوازیش لە سەراسەری عێراقا ڕێگەباتەوە جارێکی کە ناسیۆنالیزم و طبقاتی زاڵم لە عێراقا فەرزی ئیرادە و یا بڵێن تەحەکوم کەن بە چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بڵێن هاوڵاتیانەوە لە کوردستانە. ئەوەی کە بڵێن چارەسەری ئەسڵیە ئەوەیە کە ئیتر بێ خەڵک لە کوردستانە خۆی بە ئاسۆیەکی سۆشیالیستی و شۆڕژگێڕانەوە ڕێکخراو بێ لە ڕێکخراوەی جەماوەریە و لە شۆراکانە و لە سندیکایە لە بڵێن ئاستێکا بێت. بڵێ هاوڕێ ئەگەر ئیجارە بێ هاوڕێ نادر ئەم باسە ئەخینە دواتر ئەمە دوایین بەشی بەرنامەکانمانە ئەم پێ خۆشە لێرە سەرنجێک لەسەر ئەو قسانە بەم کە لێرە وترا دیارە مۆزوعی ئەوەی کە ئێمە لە بینی دوو قوتبێک هاوتم دوین هەیە لە دوو تەسویر هەیە لەسەر ئەم مۆزوعی شانەوەیە کە ئەمە پێشێرکردنی مافی کوردەش تریشانەڵێ جەردەی دەسەڵاتدارانی کوردستانە، ینی بەم ئیتیجاهەیە مامەڵی ئەم دۆخاکەن ووانە ئێوەش قسەتان سەبارەت بەبوونی چەوسانەوەی نەتەوایەتی و مەسەلەی نەتەوایەتی کردو ئەوانە و بگوایە مەسەلەن عێراق وڵاتێکی یەکێکە لە وڵاتە فاشیلەکان. من هەروەکو سەرنجێک بڵێم آخر عدەدی مجلەیەکی ناوی جاکۆبینە لە ئەمریکا دەرەچێ هی چەپەکانی ئەمریکایە لە دواژمارەیە پرسیارێکی کردووەڵێ ئایا حکوومەتی ئەمریکا دەوڵەتێکی فاشلە؟ دەوڵەتی ئەمریکا دەوڵەتێکی فاشلە. زانی دەوڵەتی فاشل ئەوەی کە ئێستا بۆ ئیستلاحێک و بازەکرێتەوەوان و عێراقی پێناوە برێ بە جۆرە لە جۆرەکان خەریکە پەردەپۆشی حقیقەتێکی تر ئەکاویش حقیقەتی سەرمایه‌داری ئەم عەسرەیە، سەرمایه‌داری لە ئەنجامی ئەو سیاسەتانەی کە لە 30 ساڵی ڕابردووە پەیڕەوی کردووە لە بازاڕی ئازاد لە دەرکێشانی دەوڵەت لە بوارە خزمەت گوزاریەکان لە دەستڕاگەیشتن بە خەڵک وە کۆمەکردن بەوانی کە پێویستیان بە کۆمەکە و سۆشیال نێت و ئەوانە دوورکەوتنەوەی لە بابەتانە دەوڵەتەکان وردە بە جۆرە لە جۆرەکان کەوتونەتە بەر دەستە و تاقمی مەزهەبی شوێنێکی دیش لێشێک لە بەرنامەکانە ئەماژەمان بۆ کرد کە بۆچی دەوڵەتەکان ئەم ناسنامەیە زۆرتر کەس بکەن چونکە ئەساسەن هیچ ڕابطەیەشان لەگەڵ و مجتەمەعانەیان نامێنێکە حکومەکەنەوە بۆیە پەنا بنە بەر نەعراتی مەذهبی و طائفی و قەومی و ئەوانە ئەمە بەرەنجامی ئەوەیە نەک بەرەنجامی ئەوەی کە کێشە و منملانەی تایفی و قەومی خۆڵقاوە. مەسەلەن عێراق یەکێکە لە وڵاتە فاشلەکان دەوڵەتە فاشلەکان لە بەروی عێراق لە ئەساسا وا دروست نەبووەکو دەوڵەتێک و ئەوانە بۆ ئێستا لوبنان حاڵی خۆشە، بۆ سووریا حاڵی خۆشە، بۆ یەمەن حاڵی خۆشە، لیبیا حاڵی خۆشە. لیبیا لە چەند نەتەوە پێک هاتووە بۆ چی وای لێ هاتووە؟ مەسەلەن
ئەم دەوڵەتانی لە ئەفریقیای بینی لەو سەرتا ئەو سەروێرانە بێ میسر لە ئاستانەی وێران بوو نابوو سیسی هاتوو بە ئیستیبداد و قەمعێکی دەمەوی ڕاگیراوە تورکیا هەمان شت چاوەڕوانێکە ئێران ئەگەر ئەم وەزئێتە ئاوا بگوزارێتەوەوانە جمهوری ئیسلامی لا بچێت کەس نازانێت چی بەدوایە دێ ئەساسەن ئەوەی کە دەوڵەت لەم مەرحەلەی لە ئێستاە بۆ بە دەوڵەتی فاشل بەشێکە لە کاپیتالیزم ڕەتی بە ئەوە نییە چەسان و نەتەواتی هەیە نییە و من بۆ لە دیدگای منەوە شتێک نییە ناوی چەسان و نەتەواتی بێسە لەسەر خەڵکی کوردستان چەسانی و نەتەواتیان لەسەر نییە ئەمەی کە هەیە ئەم کێشە و بەرەیەکە لە عێراقا هەیە بەرەنجامی سیستمێکی اقتصادی سیاسیەکە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی چینێکی دیاریکراوە لە کۆمەلگایە بەڵام ئێمە بە هەردوو دیوەکەیە چ لەو جێگایە کە باسی پێشێرکردنی مافی کوردە چ لەو شوێنەیە کە باسی جەردەی دەسەڵاتدارانی کوردستانە خەریکین مەسەلێکی زۆر گرنگمان بیرەچێتەوە تەبەقەیەکە ئێستیفادە لە ماکە چینێکە ئێستیفادە لە ماکە باس لەوە نیە دەستە و تاقمی مافیایی و نازان چی حکمی کوردستانەکەن مەسەلەن لە سلێمانیا پاروقی مەلا مستەفاکان چ سوودێکیان لەم دۆخە بینیوە ئەحمەد ئیسماعیلەکانی هەولێر ئەم هەموو ملیاردێرە زلزلانە کە لە کوردستانە دروستن خۆ بەشێکن لە سیستەمی حاکم ئەوانە بەڵام بەشێکن لە چینی حاکمی کوردستان و ئەگەر تۆ لە وەزئێتیشی لەم بابەتانەیە کە اقتصاد ئاوابێران بۆ موچە نادرێت و ئەوانە رێ پرسیارەکە دەوت ئەمانە بۆ باز نادەن بۆ ئەمانە باژیان لێناسی ئاخر لە ئەمریکایەکە کە قەڵای سەرمایەداریە دروشمی تەیارێکی سۆشیالیست کاتۆتە پێشەوە نەک زۆریش سۆشیالیستەرەوە نەکەیەوە وەزعەکە چاگاتوانە ئەوەی ئەڵێ هینەکەم زەریبە ئەخەمە سەر نەکداهات زەریبە ئەخەمە سەر سەروەت ئەسڵ ملیاردێر بۆ هەبێ ینی ملیاردێر بوونی بۆ چی لە کوردستانە ملیاردێر هەبێ بۆ خەڵک دابێ ئەبێ نانی نەبێ بیخوا نانی شێوی نەبێ بیخوا باشە خێزانی شەهیدان کەوانەی کەوا خاوەن پێداوێتی تایبەتن بە حالە حەلەخ وشکەکەشیان پێ ناکڕێ بەڵام بێت لە کوردستان ملیاردێر بۆ هەبێ ئەسڵا یعنی چی ملیار خەڵک ملیاری دۆلاری بۆ چی خەڵک بۆ ئەبێ سەروەتی کەسێک لە کوردستان 1 ملیار دلار بێ ینی بەڕای من ئەمانە ئەگەر سەقفێکی بۆ دارین سیاست سوشیالیستیانی ئەمە سیاست سوشیالیستیەوە نییە بڵێن ئەبێ سەرمایه‌داری بڕوخی و سوشیالیزم بنیاد برێ بەیانی پێویستمان بۆی هەر ئەمڕۆ ڕێگایشی بۆ وەڕەخنەکانمان ئینتیقادەکانمان ئینتیقاد نەبێت لە سیستەمی بەڕێوەبردن لەوەی کەوا کوردستان لە چوارچێوەی عێراقا چییە بەنظری من کوردستان لە چوارچێوەی عێراقا بێ یان نەبێ ئەم حاڵێ هەیە ینی مەسەلەکە باسەکە من لەو لاحەوە لە دژی ئەو تەسویرم کە ئەڵێ بڕۆینەوە پاڵبەغاو ئەوانە کە ئەساسەن بڵێ بەغاوی وەزعی خۆی زۆر باش بێت ینی وەکوی کە ئەگەر ڕۆشتینەوە پاڵبەغای کێشەی خەڵک چارەسەر بایەوە من لایەنگری مەکرد بۆ بڕای من ئەولەوێت بۆ ژیانی خەڵکە نەک بۆ ئەوەی کە من دەوڵەتی کوردی هەیە یانیمە ئەسڵ ئەمانە بوو بە مەسائلێک بۆ ئەم سەردەما نابێت بەڵام حقەتەکەی ئەوەیە بەما تحقیق ناکرێت بەوە تحقیق ناکرێت و ئەمە ئەو ڕێگایە نییە کە هینەکەین من لێرەوە چوومە سەر بەشێک ئەوەی کە چارەسەر چیە ڕێگا چارە چی و ئەوانە چی بکەین لە کوردستانە بۆ بەرەنگار بوونەوەی ئەم دۆخە کە ئێستا ئەم کێشانە لە بینی عێراق و کوردستانە بە جۆرێک لە کێشە لەسەر نان و گوزەرانمانە لەسەر ئەوەیە کە لە دووبان سێمانگی داهاتووە ئایا بەڕاستی برسێتی ناقەومێت دووبارە لە کوردستان ئایا بەڕاستی وەزع بە جۆرێکی لێ نایە کە ئینسان ژیان لەم کۆرۆنا بارینەیە لەم دۆخەیە کە کەسێکە کۆرۆنا ئەدرێ بە سەدان چەند سەد دۆلار سەرفەکاتە دێتەوە سەرخۆی و ئەمانە لە دۆخێکی ئاوایە بێ مورچەی و ئەوانە چه دۆخێک ئەخۆکەینەوە ئێمە چۆن بەرەنگاری ئەمە ببینەوە بەڕاستی ئەوانەی کە ئەیانەوێت دۆخی کوردستان لە مۆزە دەرکێشن ڕێگە چاریان بۆ ئەمە چییە چی بکە خەڵک لە کوردستانە چۆنی بەرەنگاری ئەمانە بێتەوە هیواڵی چی لە ڕاستیە شەماڵ من پێم وایە ینی لەوە دەست پێ بکەم لە ڕاستیە هەر بە خێرایی ینی ئەگەر خەڵکانێک باز لە قەزەی مەسلەی با بڵێن حەقی کوردستان بۆ بابەتی سەربەخۆی و ئەوانە بکەن ئەمە قەت ئەمە ڕەبتی نییە بۆی کە باسی ئەوە بکەین ئیتر سەربەخۆی کوردستان یەکسانە بەدامەزرانی دەوڵەتی با بڵێن سۆسیالیستی لە ڕاستی ئەم تەسویرە ینی بەو شێوازە تەمیز بۆ ئەم بابەتە نەکراوە پێچەوانەوە ئێمە دەزانین تا کۆمەلگای چینایەتی مابێ و چەسانەوەش هەردەمینێ و دەوڵەت ئاستێکی تری ینی ئاستێکی تری گەشتە سەنجنی با بڵێن کۆمەلگایە و مەسلەی چینایەتی لەوێ ڕەنگە ینی زیاتریش بێ و ئێستا ئەمە لە ڕاستی لە ئەوەی تۆ باست کرد کۆمەڵە داتا لە ڕاستی وتت کە چۆن دەبێت 4 ملیاردێرێک لە کاتێکە لە 5-6 ملیۆن کەسە ژمارە ئێستا بۆ
باز لە بەرزبوونەوە تا 25 میلیاردێر و نازان دەوڵەمەندی زۆر گەورە دەکەێت ڕاستیان من پێم ئەمە ڕێک زەوەری ئەم باسەیە کە ئێمە باز لەم فۆرمە لە دەسەڵاتداریتی ئەوەی پێی دەوترێ لە کوردستان ئەوەی شەمان لە ڕاستی ئەمە باسمان کرد شتێکی ئەوە لە ئەوروپا ئەوەی پێی دەوترێ زەریبەی تەساعودی بۆ ڕێخستن ئێستا بەشێکی زۆر لە هینەکان جارێکتر بۆ دووبارە دابشکردنەوەی سامان دەکەین ئەو لە کوردستانە لە ڕاستی گرفتەکە لە چیایە شتێک نییە بە ناوی دەسەڵاتی موسساتی بڵێ ئەمە دەسەڵاتە پەرلەمانە تێ دەسەڵاتی هەیە و ئەنجومەنی با بڵێن حکوومەتە تێ دەسەڵاتی دادوەریە دەسەڵاتەکان شتێک نییە لە ڕاستی ئەوەیە ئەسڵان لە کوردستان هێسە هاوڕێیان دەبێت لە ڕاستی ئەمە جیا بکەینەوە بوونی هێز بەمانای ئەوە نیە ئێمە حکوومەتمانایە بەمانای ئەوە نیە ئێمە دەوڵەتمانەیە لە کوردستان هێز هەیە هێز زۆر جیاوازە لەسەر مەسلەی دەوڵەتێکی موسساتی کاتێک کە هێسا بوو ئێمە لەو چارچەوەیە کاتی جارمێن زۆرێک لە باز دەسەڵاتی ئۆلیگاریشیەکەی لە ڕاستی لە ناو ئەوەیە لەم بارودۆخەیە ئەوەی ئەم پرسیارانی شەمەڵ باسیتە لە ڕاستی ئەموو ئەمانە دەبێتن بە بابەتی زۆر بە ئاسانی تێ ئەپەڕێن و بۆ معلوماتی هاوڕێیان تا بەم دوایش کۆمپانیا گەورەکان بە خشرا بوون لە هێز لە باش بە پێچەوانی هەموو وڵاتانی دنیا بەم دوایە لەم چەند ماوەیە هەندێ بڕیاریان دەرکرد دوو لە ڕاستیە بەشی زۆری ئەم زەویانەی لە کوردستانایە ئەو ئیسماری تێدا دەکری ئێستا بازدا بۆنە بازاری ئازاد و لیبرالیزم دەکەن لە کوردستان شتێک نی بنای بازاری ئازاد لە ڕاستیە بازاری کوردستان ناتوانین ناوێنین بازارێکی لیبرالیزم چکە بازاری لیبرالیزم بە جۆرە جۆرەکان بازارێکی ئازاد وی هەموو سەرمایه‌دارێک بتوانێت هیچ شتێ بکات بازاری کوردستان احتیکار کراوە لەسەر کاغەز وایە بازاری ئازادی نیولیبرالیزم لەسەر کاغەز ئازادە ئەوەی کە فرێدریک هایاک و ملتن فرێدمان وتویانە ئاوایە ئەجینا لە خودی ئەمریکاشە نیولیبرالیزم احتیکاراتی هێناوە مۆنۆپۆلی هێناوە ئەوەی کە لە کوردستانە هەیە واقعاً کاپیتالیزمە سەرمایه‌داریە بەبێ هەوسار سەرمایه‌داریە بەبێ ستۆپ سەرمایه‌داریە بەبێ ئەوەی کەواتەوە هیچ بتوانانی ڕێگەی لێ بگری وێرانمان نەکا ینی ئەسەرمایه‌داریەکە کە دەستی لە کۆمەلگا شتووە دەستی لە ئینسان شتووە هەموو شتێکی نەکا بە بڕۆین ببەخشەکە هاتمە ناو قسەکان تۆ بەڵام من بەس ئەو مۆنۆپۆڵە بەشێکە لە نیولیبرالیزم بەشێکی دەرەوەی نیولیبرالیزم نییە بۆ ئیستیلاحی بەو نیولیبرالیزمی کە هەیە لە واقعا نەگەوەی کە لەسەر کاغەز نووسراوە دەستخۆش من ینی پێم بۆیە لەم باردۆخی ئێستادا ئێستا ئێمە ئەگەر سیر بکەین بەشێک لە چەپەکان ئەمڕۆ گوتاری ضرورەتی بڵێن مەسلەی بە دامەزراوەی کردنی دەسەڵاتەکان لە کوردستان دەکەن و باز لە چەمچی هاوڵاتی بوون دەکەن باز لە گەشەپێدان و بوونی هاوڵاتی کارای کوردستانی یەکەن هەموو ئەمشتانی کە لە چوارچەوەی سیستەمێکی دیموکراسیە لە ڕاستی ینی قسە لەسەر ئەم دۆخە دەکەن کەوی ئیمکانە قسە لەسەر ئەم وەرەقەی کازمی باسی کرد لەگەڵ ئەم چاکسازی کە برادرانی ئێرە باسییان کرد کە ناڕزایەتی زۆری دروست کرد و ئێستا هەڵمەتی نیشتیمانی سەرتاسەری دژبار مەسەلەی ئەم سیاسەتە بە ئیمزاکردنەوە بە نەشاتی دەماوەری دەستی پێ کردووە هەموو باڵێنەوەی پێدەوتی چاکسازی لە چوارچەوەی ڕەسەتەی سیاساتی ئەوەی پێدەوتی نیولیبرالیزمە بەم مۆدەی لە کوردستانە تەمانەگەر تۆ سێری ئەم وەرەقەی ئەوەی تۆ وەرەقەی سپید کرد لەگەڵ گوتارەکەی سەدر بکەی و لەگەر ئەو هەوپەیمانەتی هێزەکان بکەی ئەوەی جەنابەت باسکرد و تەبەقە سیاسیە کە بەرژەوەندی هەیە لە ڕاستیە بە هەمان مۆدێلە کە احتیوای ناڕزایەتیەکانی عێراق بە دۆخێکی زۆر خراپترەکە و من لەگەڵ ئەمەی ئەم تێگەیشتن ڕاستی ئەگە کوردستان جارێک خراپێ ئەمڕۆ عێراق لە ڕووی خەدەمات و لە ڕووی نەبووی دامەزراوی کۆمەڵی کێشەی ترێ دوو جار خراپە لە ڕاستیە کارە ئێمە لە ڕاستی یعنی کاتێک ئێمە قسە لەسەر بارودۆخی ئێرا دەکەین یان لە خوێنێرە دەگرین ئەمە بمانەی تەسلیم من بە بەقتا نییە ئێستا بەداخەوە لە کاتێک کە پارتیوێشێتی تا دوێنێ بابنە قەزیەی قەومیان بە خەڵک دەفرۆشتەوە ئەمڕۆ لە هەموو خەڵک زیاتر تەسلیم بە بەغابوونا بۆیە من پێم وایە ئەحزابی با بڵێن ئەم بڕە دەبی لەژێر دەستی ئەمان دەربێنرێ ئایا ئەمە چەند واقعیە واقعینی ئایا هێزە کۆمەڵایەتیە لە ساحەکە نییە ئەمە بابەتێش لە قابل بە گفتوگۆیە من پێم وایە ئەمڕۆ پارتیوێکی وەکو و ئیتلافی حکومڕان لە ڕاستیە ئەمانە هێزێکی بۆرزوای نیشتیمانیش نین بتوانن قۆناغی ڕزگاری نیشتیمانی تەواو بکەن وەگەوەی لە ئەوروپا هێزە بۆرژوازیەکان ئەمایان کرد ئەگەر هەر مابێ هێزی بۆرژوازی نیشتیمانی هەر مابێ ئەوان نین دیارە بەڵام قسەکانت کۆکەرەوە وەختمان زۆر کەمە قسەکان دەگەتوانی کۆکەیتەوە ڕێگە چارەت چییە
و چۆن ئەتوانین بە چ ڕێبازێکی سیاسی توانین بەرەنگاریم دۆخەبین. منیش حەزەکەم خۆشە هیوا قسەکانی بە کۆ کاتەوە لەبەرەوەی پێما بێت دوا فرسەتە بێ دوای ئێمە لای تۆ ئاوڕێ نادر ئاوڕێ هیوا. بەڵێ شەماڵ من پێم وایە بارودۆخی ئێستاە بارودۆخی ینی کوردستان کە چی بکرێت چۆن باوێ من پێم وایە تەمان لە کاتێکە ئەم دۆخە هاتوۆتە پێش کە گۆڕانکاری لە ناوچەکە بەڕێوە دەچێەوە ململانی ناوچەکە سەخەکەی بۆتە کوردستان بەجێ لە جۆرەکان و ئەم دۆخات بە دەرنیە لە مەسەری دەزوەردانیش لە پاڵ ئەوەیە لە ڕاستیە ئێمە ناڕزایەتی زۆری کۆمەڵایەتی ئەبینین بەداخەوە لە وڵاتانی تر بۆ نمونە قسە لەسەر هێزە کۆمەڵایەتیەکانی سندیکاکان و ڕێکخراوەکان و NGOکان دەکرێت لە کوردستان ئەمەش بەجێ لە جۆرەکان احتیکار کراوە بۆیە ئەوەی پێدەوتێت ناڕزایەتی مەوسومی و ناڕزایەتی خۆڕست لەلایەنی کوردستان بە بەردەوام دەبینری بە شێوازی زۆر بەردەوامە من پێم وایە هێزە کۆمەڵایەتیانی ئەمڕۆ کە بەرژەوەندیان لە گۆڕانکاریدایە و ئەو هێزانی پارتی و یەکێتی و ئیتلافی حکومڕان تا بە ئێستا لە ڕێگەی موچەوە خەڵکەکەی گرتە بوو ئێستا دەرکەوت بەردەوامبوونی ئەم زۆر ئەم مۆدل لە حکومڕانی لە موقع و لە بەرژەوەندی ئەوانیش دەدا بۆیە لە ڕاستیە ئەرچی هێزە چەپ و کۆمەنیستەکانە مەسەلەی داکۆچیکردن لە بژێوی خەڵک لە ڕاستیە و مەسەلەی مافە مەدەنی و سیاسیەکان و مافە ئابوووریەکان هاوکات لەسەر تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی من پێمەوە هەموو ئەوانە ئەرچی چەپەکانە کە لەم ڕۆژانەدا لە ڕاستیە دومین کۆربەندی چەپی کوردستانی کە بەشێک لە چەپەکانی هەر چوار پارتی کوردستان بە شێوازی ئۆنلاین مؤتەمەری دومی خۆیان دەبەستن ئەمانە لە ڕاستیە بەشێکە لەو تەوەرانە لە چەپەکانی باکوور و ڕۆژڵاتی کوردستان. زۆر باشە هاوڕێ نادر فەرموو من شتێکیش بڵێ هاوڕێ نادر تۆ میوانی ئێمەی بەڵام بۆ خۆت و بۆ ئەوانەشی کە بینەر شتێک ڕوونکەمەوە ئەوە نیێمە بێ ئوسڵبی لە میوانداریە بەس خودی بەرنمەکانمان بەم جۆرەیەک ئێمە خۆمان بەشێکین لە بەرنمەکە میوان کە ئەهێنین دەتەنها پرسیاری ناکەین ئەو جواباتەوە ئێمە خۆشمان گفتوگۆ ئەەکەین و ئەویش ئەەکەین بە شەریکی گفتوگەکانی خۆمان فەرموو وەختمان زۆر لێ خواردیتوان ئەم جارە دێمێکە قسەکانی خۆ فەرموو ئاساییە بەرحەڵ یعنی ئەوەی کە لە کوردستانە مەوجودە ئێستا یعنی ئەوەیە کە توێژێک لە بۆرژوازی یعنی ناسیۆنالیزم لە کوردستاندا نوێنەرایەتی چینی بۆرژوازیەکە لە کوردستانە بەڵام توێژێک لەم بۆرژوازیە کە سەرمایی احتیکاریە سەرمایی مۆنۆپۆلیە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی بەدەستە و هەردوو زۆنی زەرد و سەوزی بەدەستە میلیشیای بەدەستە یعنی ئەمەیە کە حاکمە لە کوردستانە و ئۆپۆزیسیۆنێکی هەیە لە بۆرژوازی قەومی لیبرال لە کوردستانە کە ئەویش مۆدلێکی کە ئەخاتە ڕوو بەرحاڵ ئێوێ هیچ نەبێ یعنی بنکەی دەسەڵاتدارەتی فراوان کە و ئەمەی کە ئەم بازارە مۆنۆپۆل کراوە لە کوردستانە ئەم مۆنۆپۆلە بەرحاڵ یا گرەکانی بکاتەوە ئاوەڵی بکاتەوە بیکا بەوەی کە سەرمایهداری بازاری ئازاد بێت یعنی خۆی بە واقعی سیاسەتەکان سیاسەتی نیولیبرالیزمە لە کوردستانە کە ئیجراکرێ و پیادایە کرێ لە کوردستانە بەڵام ئەوەی کە تەحکومی پێوەکە سەرمایی مۆنۆپۆلیە جا لە کوردستانە توێژی سەرمایی مۆنۆپۆلی یعنی ئەوەی کە سەرمایی هەرە زەبەلا حیا سەرمایی نیشتیمانی توانیوێتی فۆرمۆڵە بکات و سیاغی بکاو لەژێر کۆنتترۆلیایەتی ئەمەیە کە تەحکوم بە مەسیر و بە سەرنویشت و بە چارەنووسی خەڵکی کوردستانەکە ئەجا ئەمە لە پرۆسەیەکە ئەم سیاسەتی نیولیبرالی کە ئەم سەرمایی احتیکاری لە کوردستانە گرتوویەتە بەرەوە وانی بڵێن لە کوردستانە لە خلالی دوو دەیە یعنی سەرمایهداری بە حدێکی واتە تەوری کرد گەیشتۆتە چڵەپۆپەی خۆی کە ڕەسمالی احتیکاری توانیوێتی تحکم بە هەموو بواری ئابووری و کۆمەڵایەتی و فکری و سیاسی و هەموو چارەنووسی کۆمەڵگەکەەوە بکە ئەم بڵێن بەڕێخستنی سیاسەتە نیولیبرالان لە کوردستانە سەرەتا لە کەرتی تەندروستیە خەڵکێکی یەکجار زۆر مەحروم کراوە لەوەی کە خزمەتگوزارە تەندروستیەکانی هەبێ و قوربانیەکی یەکجار زۆر لە خلالی ئەم بڵێن 15 ساڵی ڕابردووە کە خەڵک ئەمرێ یعنی دروستە
بە نەخۆشی ئەمرێ، بەڵام زۆرێک لەو نەخۆشیانە توانندرێ پێشی پێ بگریە لا لە جاتیەوەی کابرا ئەم ساڵ بمرێ، ئەتواندرێ دوای 8 ساڵی تر بمرێ ئەگەر خزمەت گوزاری تەندروستی هەبێ. بەهەرحاڵ ئەمە بڵێن لەم بوارە بواری کەرتی کارە باش هین کەرتی خوێندن، یعنی تەماشاکەی کە خانەوادە کرێکاری و زەحمەتکێشەکان مناڵەکانیان کە ئەخوێنن گورزێکی زۆر کوشندە کەوتووە بەرداهات و دەرامەتیان، یعنی یەکێ لە مشکلە هەرە ئەسڵەکانی ئەو خانەوادانەوەیە کە چۆن مناڵەکانیان بتوانن خوێندن تەواوکەن. ئەمە لە حاڵەتێکایە کە خوێنیش تەواوەکەن هیچ ئاسۆیەک لە بەردەمانە ماوەتەوە. ئەمەی ئەمڕۆکە گەنجان لە کوردستانە ملەنێن بۆ خارج و ئەڕۆن بە پلەی یەکەم، یعنی هینی ئەوەیە کە ئەم سەرمایی احتیکاریە و ئەم دەسەڵاتی بۆژوای احتیکاری لە کوردستانە هیچ ئایندەیەکی بۆ نەوەکانی داهاتوو نێشتۆتەوە کە بتوانن لە کوردستانە ئایندەی خۆیان شک بەرن، ئەڕۆنە دەرەوە. بەرحاڵ بێجگە لەمە نقطەی تریژەوەیە کە ئاسۆیەکی شۆڕژگێرانە لە ئارایە نییە کە ئەم ئاسۆ شۆڕژگێرانەیە بتوانێت ئەم هێزە لاو گەنجەیە بەکار بێنێ لە جاتی ئەوەی چاو ببڕێتە دەرەوە، چاو ببڕێتە هێز و تواناکانی خۆی کە یەک بزوتنەوەی شۆڕژگێرانە بەڕێخا و ئەم بارودۆخە سیاسیە بقڵ پێنێتەوە هەڵی بگێڕێتەوە. من ئەمەوێن ئیشارە بە نقطەیە بەم ئەوەیە کە ئەم بارودۆخی لە کوردستانە هەیە، وەکو هاوڕە شەماڵیش ئاماژەی پێەیە، یعنی هیچ شتێکی کەم نییە لە ئەو بارودۆخەی کە لە تورکیا هەیە، لە لوبنانە هەیە، لە بەغا هەیە، لە تارانە هەیە. یعنی ئەمەی کوردستانیش بەشێکە لە وەزعەتە کە کرێکار و زەحمەتکێش لە ئەنقەرە تیاژیە، لە تارانە تیاژیە، لە بەیروتە تیاژیە، لە تەرابلوسە تیاژیە، یعنی لە پایتەختی لیبیا. بەرحاڵ یعنی ئەمە لە بەرامبەر ئەمە یەک ئالتەرناتیو هەیە. ئەمە ئالتەرناتیوە یعنی لەباری پرەنسیبیەوەڵێم، لەباری پرەنسیبیەوە کە سۆشیالیستیە و سۆشیالیزم ئالتەرناتیوە و بەدیلە و یعنی ئەوەی کە لە هەر یەکێ لە وڵاتانە بیگری، لە میسرەوە بیگرە تا تورکیا تا بەغا تا تاران، یعنی ئەوەی کە ڕێگرە لەوەی کە شۆڕشێکی سۆشیالیستی بێ، نەکەر مەسەلەن لە شوێنێکی وەکو یۆناان و ئیتالیا، لە شوێنێکی وەکو هەولێریشە و لە شوێنێکی وەکو بەغاشە. ئەمە یعنی غیابی نەبوونی ئاگاهیەکی سۆشیالیستی سیاسیە و ڕێکخراو نەبوونی کرێکار و زەحمەتکێشە بەم ئوفقە سۆشیالیستیەوە، یعنی ئەوە مانعی هەرە ئەسڵیە. ئەجا بەرحاڵ ئەوەی کە بڵێن ئەسڵێ لەم نێوانە بەو ئەندازەیە کە کرێکار و زەحمەتکێش ئەتوانێ ڕێکخراو بێ بە ئوفقێکی شۆڕژگێرانە، بەم ئەندازەیە ئەتوانێ ریفۆرم داسەپێنێ بەسەر دەسەڵاتە و بەتوانێت دەست بەرێ بۆ ئەوەی کە سەرمایەی ئەو سەرمایهدارانەی کە لە کوردستانە هەن، یعنی دەوڵەت ناچار بێ باش فڕست کا بەسەریانە لە ژێر فشاری جەماوەرە. بەڵام ئەوەی کە چەپ و کۆمۆنیزم لە ئێستا بێ بڵێ لە نێوان سۆشیالیزم و سەرمایهداریە شتێکی تر هەیە خەریکی ئەوە بین، ئەمەش بێجگە لە سۆشیال دیموکراتێت و ریفۆرم و لە دواشیکردنەوەیە سنوور تێکەڵاوکردن لەگەڵ بۆرژوا لیبرالەکانی کوردستان، قەومیەکانی کوردستان کەوانیشدا خوازاری ریفۆرمێکن لە کوردستانە. بەرحاڵ هەرچەنە فۆرمێک ئەو ریفۆرمە نییە کە چەپ و کۆمۆنیزم داوایەکات. نادر منیش ڕاستی بە ریفۆرم بدەچەکەوە قادر. بەرحاڵ من بە لێرە شتێک بڵێم هاوڕێ نادر، ئەگەر ئیجازە بدەم قسەکانە تەواوکە فەرموو. بەڵێ یعنی مەسەلەکە ئەوەیە کە بەو ئەندازەی کرێکار و زەحمەتکێش لە حەج وڵاتێکا بێ، لە بەغا بێ، لە هەولێرا بێ، لە سلێمانیا بێ، بەو ئەندازەی کە بە ئاسۆیەکی سۆشیالیستی شۆڕژگێڕانەوە ئەتواندرێ ڕێکخراو بێت، بەو ئەندازەیە لە هەنگاوەکانی ئەووەڵیا ئەتوانێ ریفۆرم داسەپێنێ بەسەر دەسەڵاتە. یعنی ئێمە نەفی ریفۆرم ناکەینەوە و نەفی بەشداری انتخاباتی پەرلەمانیش ناکەینەوە. یعنی ئەمانە بەو ئەندازەی کە تۆ لە هێز و توانایەک بەهرەمە نەبی،
ئەتوانی ریفۆرم داسەپێنی بەسەر دەسەڵاتە و بەسەر سەرمایه‌دارانیشا لە کوردستانە، بەڵام تۆ ئەبێ ئوفقەکەت وفقی شۆڕشی سۆشیالیستی بێ، وفقێک بێ کە سۆشیالیزم بەدیلە، وەکو چۆن کابرایەکی ئیسلام ئەڵێ ئیسلام بەدیلە، تۆش وەکو سۆشیالیستێک ئەڵێی سۆشیالیزم بەدیلە، هیچ شتێکی کە بەدیل نییە. بەڵام ئێمە لە پرۆسەی گەیشتن بە سۆشیالیزمە بەو ئەندازەیە کە هێز و توانای ڕێکخراو بوونمان پەرەدەستێنێ، بەو ئەندازەیە ئێمە ریفۆرم فەرز دەکەین بەسەریا وە ژیانێکی خۆشتر. ئەوە بڵێم بەڵێ ئاخرین نوقتە ئەوە بڵێم کە ئەم مەسئلەی ڕێکخراوبوون تەنها ڕێکخراوبوونی جەماوەری نییە، سەری ئەم مەوزوعەیە دەماغ و عەقڵی ئەم مەوزوعەیە بەڕێخستنی یەک حەرەکەی حیزبی کۆمۆنیستی شۆڕژگەرانەیە لە کوردستانە. ئەگەر بڵێن مەسەلەکەمان پەیوەست بێ بە کوردستانە و ئەگەر بڵێن لە تورکیا بێ یا لە ئێرانیشا بێ بەڕێخستنی یەک حەرەکەی حیزبی کۆمۆنیستی لە وڵاتانەیە کە ئەمەیە ئەتوانرێ عکس بێتەوە یەک حەرەکەی ژنانی شۆڕژگێری فێمینیستی سۆشیالیست بە وجود بێنێ، لاوان و گەنجانی سۆشیالیست بە وجود بێنێ، سندیکای سوور بە وجود بێنێ. یعنی ئەو دوانە متەرابیتن، ئێمە ناتوانین بڵێن هەی خەڵکینە ڕێکخراو بن بەو ئەندازەیە کە کۆمۆنیزمە توانێت خۆی ڕێکخراو بکە و حەرەکەیەکی کۆمۆنیستی شۆڕژگێرانەی حیزبی جددی بەڕێخا بەو ئەندازەیە ڕێکخرا و سندیکا بەو ئەندازەیە ڕێکخراوی ژنان لاوان گەنجان، یعنی بارحاڵ لە هەموو ئەو ئاستانەی ترا پەراسێنێ وەکە هەمووی وەکو بزووەیەک هەم بە حیزبی و هەم بە ڕێکخراوی جەماوەری ئەتوانێت فەرزی هاورێنادر پەیامەکەت گەیشت، هیوا قسێکت هەیە بۆ کۆتایی؟ لە ڕاستی من پێم وایە یعنی نەچێتە حاڵەتی بابێنەوە، من پێم وایە بۆ ئێمە بۆ دیدگای ئێمە وەکو عینە دیدگایکی چەپەوە لە ڕاستیە ئەمە سیاست لە بارودۆخێکا دەکەین کە ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانەوە عێراقا، کێشەکانی لە ڕاستیە قسەمان لەسەر کێشەکانی وەچۆنێتیدا یعنی مامەڵەکردن کرد وەقسیان لەسەر مەسەلەی چارەسەری. من پێم وایە ئێمە یعنی پرۆژەی ئێمە بۆ سۆسیالیزم پرۆژەیەک نییە، یعنی ڕەگەر لەم دیوە نەبم لەگەڵ ئەوەی هاوڕێنادر من ئەوم پێخۆشە کە هاوڕێنادر باسەوە دەکا کە دەڵێ من ئێمە لەگەڵ مەسەلەی تەنانەت یعنی ڕیفۆرمیشین بەڵام تێگەیشتنە مەسەلەی بەدیل بمێنێت سۆسیالیزم و لەگەر مەسەلەی تێکۆشانی پەرلەمانیشمان ڕەبز نەکردێت. بەس من پێم وایە مەسەلەی یعنی سۆسیالیزم ئێمە لەبەرەوە بڵێن تەرح ناکەین لەبەرەوەی ئیسلامیەک بەدیلێشتر تەرحەکە یان بەهینێکی ئەوەکو حاڵەتیشی ڕەفع لە ڕاستیە. ئێمە من پێم وایە مامەڵ لەگەڵ بارودۆخێک دەکەین، ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانە ئەم بارودۆخە پێویستی بە فشار و خۆڕەخستنە من مەبدەئیان لەگەڵە و پێشتر من باسی ئەوم کرد کە تەنانەت ئێستا ئێمە لە دنیاە ڕێکخرا و سندیکاکان تا قۆناغێکی دیاریکرا ڕۆڵیان بینی لە کوردستان ئەوەشمان نییە. وەجگە لە مەسەلەی یعنی بەردەوامی کارکردن لە ناو جەماوەرەوە کاری بێکەوی لە ناو چەپ و ڕێکخراوە پیشەی و دیموکراتیەکان و بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە ناو ئەم بارودۆخە خۆیان لە ڕاستیە کە ڕوبەڕووبینەوە بژاردین تر نییە و من پێم وایە ئەوەش بە نەتیجە دەمانگەیەنتە کە ئەوەی بتوانین لە ڕووی چۆنێتی و چەندایەتیەوە ئێمە پێکۆشان چڕ بکەینەوە. زۆر باشە. لە تقریبان چەند ساڵی ڕابردووە لەم 10 ساڵی ڕابردووە لانی کەموانەیە گەلێک توان بڵێم 30 ساڵی ڕابردووشە گەلێک ڕاپەڕینی کۆنەپەرستانەمان بینی بەڕاستی و مێژوش کەم نین ئەو لە حەزاتانەی کە تایە ریفۆرمی شۆڕژگێرانە ئەنجام درراوە. من پێم وابێ خۆبەستنەوە بەوەی کە بە ئیستلاحاتی شۆڕش بەو معنایە کە من شۆڕژێڕێکی سۆشیالیست بوون لە سۆشیالیزم بڕبەنی لێ کەمی نییە بەحاڵ موقفێکی مەبدەئی دروستە، بەڵام ئەوەی کە ئەتوانێ ئەمە بکە بە هێزێکی کاریگەر و بیکە بەوەی کە ئاتەلەیەک بێ بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە وەڵامدانەوە بە کێشەکانی خوانێ بێت تۆ ماناداری کەیتەوە. لەکێ لە کێشە گەورەکانی خەڵکانێکە نەوێت ئازادیەک و یەکسانیی زۆرتر هەبێت لە کوردستانە جا چەپن سۆشیالیستن کۆمونیستن هەرچیەکن ئەوەیە ئەتاسە لە ڕەخنەکانی خۆیانە نەک تەنها سەرمایهداریان وەکو ئینەک لە تیغی ڕەخنە بە دەرکێشاوە ئەوانە تەنها چینی سەرمایهداریان ڕەخنەکردو هەتا لە ناو چینی سەرمایهداریشە هەڵبژاردنێکیان کردووە و دێنە حسابەکان ڕەخنە ئەگەرنەوە ئەوانەوان جەردەنەوان تاوانکارن ئەوان هینن بەڵام خودی سیستەمەکە لە جێگەی خۆی ماوەتەوە. ئەمە لەلایەک لەلایەکی تر
لە تاریخی جوڵانەوەی سۆشیالیستیە یەکێک لە مەسەلە مهمەکان اقتصاد بووە، ئابووری بووە. بەڕاستی کەسێک کە باسی سۆشیالیزمەکە لە کوردستانە بێت پێم بڵێ ئالتەرناتیڤە ئابوووریەکەی چۆنە، ئابووری چۆن تەنزیمەکەی، ژیانی خەڵک چۆن دابینەکەی و چۆن ئەتوانیت اقتصاد بەڕێوەبەری وەتاوە اقتصادی نیۆلیبرالیە. طبعا هیوا بە جۆرێک گوتی و ئەمە هەرتەنها هیواژ نییە، خەڵکی کەشەڵێنەوە نیۆلیبرالیزم نییە لە کوردستان، سە مەریوانی وریاقانەی ژواڵە لەمە نیۆلیبرالیزم نیە و بازاری ئازاد نییە لە کوردستانە، وەکەوەی کە بازاری ئازاد مەسەل لە شوێنێکی تری دنیاە وجودی هەبێ. خۆمە نیۆلیبرالیزم لەسەر تاسەری دنیاە وایە، ئەمە احتیکاراتە ئەمەی هینە. بەرحاڵە ئەمە نموزەجە هینەکەیە، بازاری ئازادەکەیە. نموزەجەکەی تری اقتصادەوەیە کە اقتصاد بەدەست دەوڵەتەوە باشە، اقتصاد گەڕێتەوە دەستی دەوڵەت. آخر بەڵام کام دەوڵەت؟ ئێستا ئێمە لە کوردستان اقتصاد دێنەوە دەستی چەتی پارتی، اقتصاد بینەوە بڵین نەخێر نابێت قطاعی خاص هەبێتەوە و شەریکاتانە هەبێت و شەریکان بکرێتەوە ژێر دەستی حکومەت. حق حکومەتەکە خۆی پێک هاتووە لە دوو کۆمپانیا، حکومت کۆمپانیا و کۆمپانیا حکم ئەکا و ئەمە ئەو بەدیل و ئەلتەرناتیڤ کە جاران باسەکرا سۆشیالیزم یعنی دەوڵەت شما منێک پرسیارێ بکەم لێرە پرسیارێ بکەم ئەوڕۆ شەماڵ. بەڵێ من پرسیارێ بکەم لە ڕاستی نایکەمە مناقەشان. بەڵێ ئێمە ئاگداری دابەزینی ڕێژەی دەنگەکانی پارتی وێچێتین لە درستە لە دوای نەوەتەکەەوە، یعنی مەبەست بوو بم چاوەسەری بکەین پارتی وێچێتی تر، یعنی تەواو کوردستان تاپۆی لەسەر پارتی وێچێتی ناڕۆن بۆی باواز دەستکاریشی نەکەین و حکوومەتەکەش هەر بۆوان جێبێری. من تۆ سیر بکە ئەم گۆڕانکاری بەسەر دەنگەکانی پارتی وێچێتی داهاتوە کاکە ئێستا پارتی خەڵکی کوردستان دەجی نەدا بەم ئینتیخابە سەپاسی دەنجیدا بە پارتی هیوا مەسەلەکە ئەوەیە وەکەوە دەنگدان گوایە دەنگدان بتوانێت مەسەلەن هێزێکی شۆڕژێر و سۆشیالیست لە کوردستان بخاتە جێگەی یەکێتی و پارتی و باشە یەکێتی و پارتی بە پەرلەمان حکومەکەن بۆ پەرلەمان ئەوان حسابێک بۆ پەرلەمان ئەکەن بۆ پەرلەمانیان دانەخست وەکو مەکتەبی شەو خەڵکەکانە ناردەوە بۆ ماڵەوتیان بڕۆنەوە بۆ ڕئیسی پەرلەمان منعیان نەکرد لە دێگەڵەوە بێتەوە. پەرلەمان کوا قیمەتی هەیە لە لای یەکێتی و پارتی، پەرلەمان کوا دەسەڵاتی هەیە لە لای یەکێتی و پارتی. سەرۆکایەتی هەرێم هەر ئەو تا و کاتە مهم بوو کە مەسعود بەرزانی بوو کە مەسعود بەرزانی نەما ئێستا مەکتەبی سەرۆکی پارتی مهمترە لە سەرۆکی هەرێم. یعنی ئەمانە حقائقێکن، ئەمانە بە نەزەری ئەتیبار وەریگرین و باسکردن لەوەی کەوا دووبارە دەوڵەت بگەڕێتەوە حکم کاتەوە ئەمانە و اقتصاد بەدەستەوە بگری، ئەمە ئەلتەرناتیڤە نییە. من مەبەستەکەم ئەوە بوو پێویستمان بەوە هەیە وەکو سۆشیالیست بڵێن ئەلتەرناتیڤمان یعنی چی؟ جوڵانەوەی سۆشیالیستی لە تاریخی 100 ساڵی ڕابردووە بەوە بردوێتەوە وتێتی من اقتصاد ئەوە تەنزیمەکەم. ئەمەی کە ئێستا کەمترین باسی لێوکرێت لەلایەن سۆشیالیستەکانی کوردستانەوەی اقتصاد چۆن تەنزیمەکەی، لانی خەڵک چۆن دابینەکەی، خەڵک لە برسێتی چۆن ڕزگارەکەی، سەنعەتی نەوت چی لێ ئەەکەی، بیئە چی لێ ئەەکەی. ئەمانە هەموو سوالاتێک نەبێ بە جواب بدەینەوە. اینجا ئەو دەم باسی ئەوە بکەیت لە سۆشیالیزم بڕوانی لێ کەمترینە. باشە بەدیلە من پێما قسەباسی من ئەوڕۆ قسەباس بوو لە ئێستا لە ڕاستیە قسەباسی من قسەباس بوو لە ئێستاە من پێوانی ئێستا ئێمە لە مەرحەلەی بیناکردنی سۆسیالیزمین تا باز بەسا پایەکانی بنیادنانی دەوڵەتێکی سۆسیالیستی بکەیت. من قسە باز لە ڕاستیە تا بە ئێستا ئێمە قسە باس لەم باردۆخی ئێستا کە هیچ هێزێکی سیاسی وەکو جەنابەت نەک لە کوردستانە لە دنیاە نهاتوون بەدیلێکی سۆسیالیستی با بڵێن بخرێتە ڕووکە ئێمە تەبەنی بکەین. ئێمە ئەندێزار ڕەنگە هەندێک هێزە سیاسیەکان بۆ هینێکی دوور قسە لەسەر هەندێک پایی دەوڵەتی یعنی کۆمەلگایکی سۆسیالیستی بکەین. بۆ باردۆخی ئەمڕۆ بڕمەکە باز لە پەرلەمانەکەم ئەو بەمانەیەوە نییە تێکۆشانی جەماوەری و تێکۆشانەکانی کە معروفە لە ناو پارتە سەبەکان با بڵێن جیا بکەینەوە لەم تێکۆشانە. من پێم دەڵم یەکێک لە ئالێتەکان ئێستا مەسەلەی پەرلەمانە و بەم چاوە سێرێکەکەم وەکو یەکێک لە ئالێتەکان نەکەم ئالێتەکان ئاگدار بین لێسا قسە دەکەین سەر وەضعیە ئێستا قسە ئەکەین. ڕەتی ئەوە ناکەمەوە تا باز لەسەر ناکەمەوە بەشداری ئەو بژاردن شت بکرێ. بەرحاڵ ئەم باسانە ئەتوانێت زۆر درێژ بێتەوە. من زۆر سپاسانەکەم، سپاسی هاوڕێ نادرەکەم کە ماندوو بوو لەگەڵمانام شەو. بەس ئەگە فرسەت بێ منیش مداخلەیەکی بچکۆلە بکەم لەم بەحث باشەوە دوا قسەیە فەرموو. بەڵێ بەرحاڵ دەست خۆش بێ بۆ ئاخرین قسەی تۆ کە باست کرد بەوەی کە بێ سۆشیالیزم چۆن بێ. من ئەمەوێ دوو ملاحەزە بم. یەکێوە کە ئێمە بە تەجروبەی تاریخی لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە یعنی سۆشیالیزم بۆ بە سەرمایهداری دەوڵەتی، یعنی ئەوەی کە دەوڵەت کۆنتترۆلی هەموو شتێکەوە ئەمە بڵێن بە سۆشیالیزم
هین بووە ئەڵبەتەی مەسەڵەن کۆمۆنیستەکان ئێستا لە هەموو دنیا بەما ئەچنەوە بەوەی کە بێ سۆشیالیزم ئەوە بێ کە ئیرادەی خەڵکی ڕێکخرا و یعنی ئەمە خۆی تەحکوم کا بە بواری ئابوووریەوە ئەڵبەتە من نەفیەوە ناکاتەوە کە ئەبێ مرکزیەتێکە بێت لە سەراسەری وڵاتەکە کە تەواوی ئەم چالاکیە ئابووری و کۆمەڵایەتیانە هەماهەنگکە و پلانی گشتیشی هەبێ بەڵام ئەوەیە کە ئەو ئەزمونەی کە ئێمە لە دوای شۆڕشی ئۆکتۆبرەوە بۆمان بەجێماوەتەوە ئەوەیە کە دەوڵەت و نوخبەیەک و بڵێن لە دواشیکردنەوە بێتەوەی کە طبقەیەک جا لە طبقەی کرێکار ئەوەیە کە پلانی ئابووری داڕێژێ و تر خەڵک بێ ئیرادا بێ لەو نێوانە لە بەڵام ئەمە یەک خاڵیشی شارە ئاماژە پێ بەمەوەیە کە مارکس خۆی لە مانیفێستی کۆمۆنیستیە باز لەوە کە ئەڵێ ئێمە وەکو خەیاڵ سۆشیالیستە خەیاڵیەکان جەدولێکمان پێ نییە بڵێن اقتصادی ئایندە ئاوا بێ ئێمە باز لە حرەکەیەکی زیندووەکەین ئەم حرەکە زیندووە بێ خۆی ڕێکخراوکە و هەڵمەت بەرێ بەو ئەندازەیە کە هێزوی تواناگرێ و بەو پێی کە ئەچێتە پێشەوە ئەم پرۆبلێماتیکانە ئەم بڵێن گیر و گرفت و مەشاکیلانەی سۆشیالیزم چۆنێتە ئاراوە ئەوانش بڵێنێتە بەردەم و بە مانیفێستا چەند خاڵی ڕیز کردووە کە چۆنی اقتصادی ئایندە تەنظیم بکرێەوە چی بکرێت لە مەیدانی سناعەتە لە مەیدانی زراعەتە هەموو ئەوانە لەوێ هەیە بەرحاڵ من پێم وابێ ئەمانە ئەم سوالاتانە پرسیارانەی کە ئێمە لە خۆمانەکەینەوەوانە پرسیاری میحوەری جددی ئەگەر سۆشیالیستەکانی کوردستان ئەگەر چەپەکانی کوردستان ئەیانەوێ کۆمەلگا بە جددیان بگرێ ئەوێ کارەکانی خۆیان بە جددی بگرن خۆیان بە جددی بگرن و ناکرێتەوە هەر تەنها بەلعنەتیکەی دەسەڵاتە سەر کوردگەرە خوێن ڕێژە تاوان کارە چییە ئەلتەرناتیو چییە چی ئەخەیتە جێگای ئەمە و چۆن ئەلتەرناتیوە دروستەکەی ئەمانە سوالاتێکی گرنگن پێویستەکە ئێمە لە خۆمانی بکەین سوالاتێکی گرنگن پێویستەکە ئێمە وەڵامیان بدەینەوە ئازیزان و خۆشەویستانی ئەو بینەری بەرنامەیەکی تری کەناڵی هیوا بوونە بەرنامەی سەبارەت بە کێشەی نێوان بەغا و کوردستان بوو بەڵام کێشای ئەسەرەوەی کە لە کوردستانە چۆن وەڵام بە دۆخی نالە ئابووری بدرێتەوە هەوڵماندا لە گۆشەنیگایەکەوە گۆشەنیگای جۆر بە جۆرەوە ئەم باسانە بکەین لێرە کۆچین لەم کەناڵایەکەیە لەسەر هەموو شتێک کۆک نەبین نە لە نێوان خۆمانە نەکە میوانێکیش بانەکەین مجامەلەی بکەین و لەگەڵی کۆک بین بەرحاڵ نەزەری جیاوازمان هەیە لێرە ئێوە چۆن بیرەکەنەوە سەرنجەکانتان ڕەخنەکانتان پێشنیارەکانتان بۆ ئێمە گرنگە بیرتان نەچێ بۆ برەمدار من کەناڵە لە یوتیوبە کەناڵەکەمان سەبسکرایب بکەن و بۆ ئەوەی ئەپدەیتەکانتان پێ بگا زەنگەکەش کلیک بکەن سپاسانەکەم کە تا ئێستا تەحموڵتان کردین و لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر ئومێدەوارم بە شادی بتان بینمەوە ڕۆژێک یان شەوێکی شادتان هەبێ لە هەر جێگایەکە هەر بژین کاتێکی خۆش کاتێکی خۆش شەو شاد